بەناوی خوای بەرز و بێاوتە سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلالاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردوون ئەخوازین کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بڕگە و بابەتەکانی بەنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆژمان پێکاتەوە کە هەمیشە لە سێ تەوەری سەرەکی کە تەوەری یەکەمیان قسە لەسەر ڕاوکردن یا مامەڵەکردن بە ئاژەڵ و پەلەوەرە کێویەکانەوە دەکەین کە بەپێی یاساکان یاسابەرکارەکان قەدەغەی و ڕێگەی پێ نادرێت، بەڵام حاڵەتەکان زوو دەبینین لەم لاولولا کە هەم ڕاو دەکرێن و هەم مامەڵەیان پێوە دەکرێت و دەفرۆشن لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا. تەوەری دووەمیشمان قسەکردنە لەسەرەوەی بۆچی شەقام و ڕێگا سەرەکیەکانی ناوەندی قەزای ناوەندی پارێزگای سلێمانی قەرەباڵقن بە تایبەتی لەگەڵ دەستپێکی دەوامی خوێندنگاکان دەبینین ڕۆژانە لە کاتژمێرەکانی سەر لە بەیانی و هەروە لە کاتژمێرەکانی ئێوارە لە دوای عەسر سەرشەقامەکان زۆر قەرەباڵق دەبن. وتەبێژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پۆلیسی سلێمانیمان لەگەڵە لەسەرەوەی کە هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە، چونکە پۆلیسی هاتوچۆی سلێمانی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا چەند خاڵێکی بڵاو کردەوە لەسەر قەرەباڵقی ڕێگاکانی هاتوچۆ. تەوەری سێمیشمان قسەکردنە لەسەر حاڵەتەکانی خۆکوشتن لە هەرێمی کوردستان کە ئاماری 6 مانگی یەکەمی ساڵی 2019تان بۆ دەخەینە ڕووە دوجار بچینە سەرەوەی کە بۆچی تاک پەنادەباتە بەر خۆکوشتن. بەڵێ عزیزان سەرتاش دەچینە لای پێشبینی کەش و هەوای سەرجەم شار و چارەچەکانی هەرێمی کوردستان. بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان ئەو گۆڕانکاریانی کە ڕۆژانە لە نرخی دراوەکاندا ڕوودەدا بە تایبەتی لیرەی تورکی و دۆلاری ئەمریکی و هەروەها چمەنی ئێرانی. با پێکەوە لە بڕگەی نرخی دراوەکان بینەری ئەو گۆڕانکاریانە بین. لە بڕگەی یادەوەریەکان دەچینە لای ئەو ڕوودا و مێژۆ گرنگانی کە لەمڕۆدا ڕوویانداوە فەرمونون با پێکەوە بینەریان بێت. بیست و چواری نۆی ساڵی 2001 بلۆکردنی پارەی کاشی 27 ڕێکخراوی گومان لێکراو لەلایەن جۆرج بۆشی سەرۆکی ئەمریکاوە بە بیانووی دۆزینەوەی پارە و سەرچاوەدارایەکانی ئوسامە بن لادنی سەرۆکی ڕێکخراوی قاعیدە و ڕێکخراوی تاڵیبان. یەکێک لەو ڕێکخراوانەش پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بوو. هەر بەو بۆنەیەشەوە شانشینی سعودیە هەموو جۆرە هاوکارێکی دارایی و سەربازی لە بزوتنەوەی تاڵیبان و ئوسامە بن لادن بڕی و بە هەموو شێوەیە گەڕانەوەی عەرەبە ئەفغانەکانی بۆ سعودیە قەدەغە کرد لە پێشی هەمویانەوە ئوسامە بن لادن.
تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ قسە لەسەر ڕاوکردن یاخود مامەڵەکردن بە باڵندە و ئاژەڵە کێویەکانەوە دەکەین کە دیارە بە پێی یاسا بەرکارەکان ئەم مامەڵە و ئەم ڕاوکردنە بە تایبەتی لە قۆناغی دیاری کراودا بۆ ڕاوکردنەکە قەدەغێ و ڕێگەی پێ نادرێت. لە هەرێمی کوردستان ئامە دەکرێت ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە یاداشتێکی بڵاو کردوێتەوە لەو ڕۆ کە ئاڕاستە پێم وایە پەرلەمانی کوردستانی دەکا گەراوکارم شێدە یاداشتەکەمان بۆ بخوێنێتەوە. بازرگانیکردن بە ئاژەڵ و پەلەوەرە کێویەکانەوە کارێکی نایاساییە بە پێی یاسای ژمارە 8 ساڵی 2010 دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان لە مادەی 31 و لابڕگەی پێنجەمدا هاتووە ڕاوکردن یان کوشتن یان گرتن یان دەست بەسەرداگرتن یان گواستنەوەی ئەو پەلەوەر و ئاژەڵانەی هەڕەشەی نەمانیان لەسەر و گەڕاندنیان و خستناڕوویان بۆ فرۆشتن یا خراپکردنی هێلانەکانیان یان شکاندنی هێلکەکانیان. بەداخەوە لە هەرێمی کوردستان گرفتی یاسامان نییە بەڵام ئەوەی گرفتە لە جێبەجێنەکردنی یاساکاندایە وەکو ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە وەکو ئەرکی سەرشانی خۆمان لیژنەی ژینگە لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان ئاگادار کردوێتەوە کە لە چەندین شوێنی هەرێمی کوردستان تا ئێستاش مامەڵەی نایاسایی بە ئاژەڵ و باڵندەی کێویەوە دەکرێت بەڵام وەکو پێویست لێپرسینەوە لەگەڵ سەرپێچیکاراندا ناکرێت تەنها ئەوانە نەبێت کە لە کاتی ڕاوکردن دەستگیر دەکرێن ئەگەر نا لە شارەکانی هەرێم تا ئێستا چەندین شوێن هەن بۆ فرۆشتنی ئەو ئاژەڵ و باڵندانە کە بەشێکی زۆریان مەترسی لە ناوچوونیان لەسەر ئەگەر حکوومەت و لایەنی پەیوەندیدار خەمێک لەو کێشەیە نەخۆ. زۆر سپاس. بینەرانی عزیز لەگەڵ بەڕێز کاک مەریوان قادر ماستەر لە هەمەجۆری زیندەوەر قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. کاک مەریوان سپاس بۆ دەرفەتەوە بەخێر بێیت. لێەوە دەست پێ بکەین دەبینین ئەوانەی کە ڕاوی ئاژەڵ یا پەلەوەر دەکەن دیارن ڕاوچیەکانن بەڵام چێنەوانەی کە مامەڵەیان پێوە دەکەن ئایا هەر ڕاوچیەکانن لە بازار مامەڵەیان پێوە دەکەن یاخۆت خەڵکێکی تایبەتن؟ بەڵێ بێگومان ئەوە تاوان دوو بەشە بەشێکیان هەیە مامەڵی پێوەکە بۆ فرۆشتن مەسەلەن ئەوانی کە بازرگانی پێوەکەن بەبێ ئەوەی ڕاوکەن هەنێکی هەیە لە دەرەوە هاوردە ئەکرێ هەنێکی هێنا لە ناو وڵاتە بڵێن ڕاوەکرێن پاشان لە ڕاوچیەکان وەرێ گیرێت بڵێن ئەکرێتەوە دوای لە بازارە ئەیفرۆشن واتە دوو بەشە بەشێکیان ئەوەیە تەنها ئەیفرۆش لە ناو بازارە ئەیکرێتەوە لە ڕاوچیەکە بەشێکی نە خۆی ئەچێ ڕاویشیەکە و ئەشی فرۆشێتەوەنێ بڵێ بەو شێوەیە چکە بەڕاستی دوشتی جیاوازن بڵێ ئەرکی پاراستنی ئەم ئاژەڵ و پەلەوەرە کێویانە لە ئەستۆی کێدا بەڵێ تەمان دەستی پاراستن و چاکردنی ژینگە و فەرمانگەی ژینگەی پارێزگاکان و هەروەها پۆلیسی دارستان ئەم دوو جیهەتە لایەنی بەرپرسن لە پاراستنی سروشت و ژینگە و زیندەوەرە کێویەکانی کوردستان بێگومان هەرێکان ئیشی خۆیەکە بۆ نمونە ئەگەر دەستی پاراستن و چاکنی ژینگە بڵێن ئەو لایەنێکی چاودێریکردنە ڕاستە بەشی یاسایی هەنێک ئەگەر داوا هەبێت بەرزیەکاتەوە و خەڵکە درێ بەدادگا بەڵام وەکو لایەنی جێبەجێکردنەکە پۆلیسی دارستانەکە ئەوان لە کاتی ڕاوکردنە یاخود ئەو شوێنانی کە بازرگانی پێوەکەن پێویستەکە دەستگیریان بکەن. زۆر باشە ئەو حاڵەتانی کە هەندام لە ڕاوکردن هەم لە مامەڵەکردن زیاتر کامیانن وایە بەڕاستی کی ئەتوانێت ڕاو بکات چکە دەبینین زۆر جار دەڵێنەوەی ئەتوانن ڕاو بکەن کە حتمما دەبێت کەسێک لە ناو دەستگامیەکانە بناسن چکە منێک کەگەر بڕۆم ڕاو بکەم دڵنیام ڕەنگە یەکەم شەوە بگیرم و کوڕیش نەبێ بەرمدا و جارێکتیش نەوێرم بڕۆمەوە کاتە کێنەوانی کە دەوێرن هەمیشە دەچم بۆ ڕاوکردن. بەڵێ بێگومان ئێمە مۆڵێتی ڕاوکردنمان هەیە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2015 کە دەستی پاراستن و چاکنی ژینگە دەری کردووە ئەو با بڵێن لیستی ئەو ئاژەڵ و باڵندە و خشۆکانی دیاری کردووە کە با بڵێن ئەگەر ڕاو بکرێن سزایان لەسەرە تەنها سێ جۆر زیندەوەرمانەکە کە و سوێسکە و کەروێشکن ئەمانش وەرزی ڕاوکردنی خۆیانیان هەیە و وەرزەکانیش دیاری کراون بۆ نمونە ئەگەر کە و سوێسکە باسکەین لە یەکی شەش تا یەکی حەوتە ئەبێ مۆڵە دەرێنن تەمام تەنها بۆ زیندەوەرەشە بۆ مەسەلەن ئەگەر بۆ کە و سوێسکە بێت تەنها توانێت کە و سوێسکە پێڕاوکە ئەگەر بۆ کەروێش بێت تەنها توانێت کەروێشک پێڕاوکە و زیندەوەری کە ناتوانێت پێڕاوکە لەبەرەوە مۆڵە دەرێنانێکێکە لە با بڵێن ئەوەلیاتی کارکردنەکە تەوان ئەوەش هەموو ساڵێک نادرێت ئێستا بۆ نمونە ئەم ساڵ تا ئێستا بەرار نەدراوەکە مۆڵەت نوێ بکرێتەوە بۆ ئەو کەسانی کە ڕاوەکەن. زۆر باشە ڕاوکردنی ئەو پەلەوەر و ئاژەڵە کێویانە چ زیانێکیان چ زیانێک بە سروش تەگەیەنن یان دەبینین کە چەندین ماڵ هەیە وەکو سەگ وەکو پشیلەیەن لە ماڵەوە بە خەویانەکەن ماڵیانەکەن ئەمانە چ زیانێک بۆ یانەوەرانە دەگەیەنن؟ بەڵێ بێگومان لەبەرەوەی زیندەوەرەکان بە شێوەیەکی گشتی هاوسەنگی بایۆلۆجی یاخود با بڵێن هاوسەنگی ژینگە ڕائەگرن لە سروشتا لەبەرەوە گرنگی تایبەتی خۆیانیان هەیە و دەستکاریکردنی ئەم چۆن خانوویەک کە دروست ئەکرێ و لە کۆمەڵێک بلۆک و خشت پێکهاتووە ئەگەر توێکیان
بکەی و خانووە نەقسی تێکەوێ و لەوانەیە بڕوخە لە داهاتوە بەڵام بۆ زیندەبەرانیت بە هەمان شێوە ئێمە زنجیرەی خۆراکیمان هەیە ئەوانەی کە ژمارەیەکی زۆریان هەیە بۆ نموناگە ڕوەک وەرگرین ڕوەک لە بەرهەمهێنەرەکانە لە دوای ئەوە تەماشاکەین ئەوانەی کە بەکارهێنەرەکانی زیندەبەران ئاژەڵ و باڵندەکێویەکانن ئەگەر تۆ دەستکارێکی ئەمانە بکەیت دەستکاری ژمارەکەیان بکەیت لە سروشتە ئەم هاوسەنگیە تێگەچێت لەبەرەوە دەستکاریکردنی ئەمانە دەستکاریکردنی سروشتە بە شێوەیەکی گشتی و تێکدانی سروشتە بەنسبەت سەگ و پشیلەشەوە بێگومان تەبان ئێمە دوو جۆر زیندەبەرمان هەیە زیندەبەرێکیان هەیە پێیان وترێ ئاژەڵی با بڵێن ماڵی هەنێکیان هەیە کێویە زیاتر و قسانێکی ئێمە لەسەر ئاژەڵە کێویەکانە چکە بەڕاستی تۆ ناتوانانی ئەو ئاژەڵانی بینی زیندانی بکەیت چکەمە با بڵێن سەروەیەکی نیشتیمانیە بەڵام هەنێک ئاژەڵ هەیە بە مروری زەمان ماڵی کراوە ئەمانە ئەتوانی دەستکاری بەڵام ئەوش ڕێسا و یاسای خۆی هەیە ئەو ئاژەڵانەی کە ئێمە هەمانە لە کێویەکان چی و چین وە لە چەند ناوچەیەکە هەن بەڵێ لە کوردستان لەبەرەوەی ناوچەیەکی با بڵێن لە ڕووی تۆپۆگرافیەوە جیاوازە مەسەڵەن شاخ و داخمانی دۆشت و دۆڵمان هەیە ئاومان هەیە سەرچاوی ئاومان هەیە لەبەرەوە تەماشاکەی هەمە جۆری زیندەبەرمان زۆرە مەسەڵەن لە چاو لەوانەیە لە کۆمەڵی وڵاتیکەیە ئەگەر باسی کەین لە عێراقان بۆ باڵندەکان نزیکەی 420 جۆر باڵندەمان هەیە کە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوڕاست 840 جۆر هەیە يعني ئەمە ژمارەیەکی زۆرەتەوە بۆ من باسی عێراق بە شێوەیەکی گشتیەکە طبعاً ئەمە ژمارە زۆرەش بەش کوردستان کەوتووە مەسەلەن لە ئاژەڵە شیردەرەکانی نزیکەی 70-80 جۆر ئاژەڵمان هەیە بەڕاستی ئەمانە ژمارەیەکی زۆرە تەماشاکەی ئەم ژمارە زۆرە بۆی چیەوە بۆی گونجانی با بڵێن ژینگەکەیەتی ئەو ئاوخەوە و ئەو سەرچاو خۆراکانێکی هەیە وای کردووە ژمارەی ئەم جۆری بڵێن جۆرەکەی نەک ژمارەکەشی جۆرەکەی جیاواز بێت ئەفرەجۆری بێت لەبەرەوە تەماشاکەی کوردستان دەوڵەمەنە بەم بابەتە زۆربوونی ئەم ئاژەڵ و پەلەوەرە کێویانە چ سوودێک با ژینگە و بە هەرێمی کوردستانە بڵێ بێگومان ئەگەر ژمارەکەیان زۆر بێت طبعاً هەموو شتێکیش ژمارەیەکی دیاریکراوی خۆی مەسەڵەن تۆ ئەگەر بۆ نمونە پڵنگ وەرگرین پڵنگ ژمارەیەکی کەمە بەس تەماشاکەی لەوانەیە بەراز وەرگری ژمارەیەکی زۆرتر هەبێت ئەمە سروشت وای لێ کردووە کە ئەم باڵانسە ببێت طبعاً ئەمە سەرچاوی خۆراکیشی وای لێ کردووە کە ئەم ژمارەیە کەم بێ و زاوزێکردنیان وای کردووە ئەم ژمارەیە جیاوازی هەبێت و بێگومان سوودەکەی ئەوەیە بۆ نمونە هەنێک باڵندە هەیە ئیندیکیتەرە با بڵێن وەکو دەستنیشانەکرێت کە ئەو شوێنە دەڕوو ژینگەیەوە چۆنە گونجاوە یا با بڵێن چیاوە بۆ ژیان یاخود با بڵێن ژینگەکەی دەستکاری نەکراوە ئەمە وای لێ کات مرۆڤ بتوانێت ژیانیش دەبێت طبعاً هەموو شتێک لە خزمەتی مرۆڤ هەیە بەس مانای ئەوە نییە تۆ هەرچیەک هەبێت هەڵی لوشی یعنی ئەبێ با بڵێن بەکاری بێنیت کە سوودی هەبێ بۆ چواردەوری خۆت و بۆ زیینەوەرەکانیش نەک ئەوان قڕکێت چکە دوجار سەرجەمی قڕکردنی ئەوان سەرجەمی ئەبێتە هۆی قڕکردنی مرۆڤ بە شێوەیەکی تایبەت کامێرانی یاسایەکمان هەیە کە یەکسان ئەم یاسایە بۆ هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان دەرچووە بەڵام دەبینی لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر بوونی ئاژەڵی کێوی زۆر فەرقی کردووە بەهۆی جیاوازی پاراستنەوە بۆ نمونەگەرنەی شارینەوە لە منتیقەی بلۆ بارزاندا هەیە کە یعنی کە ئەڕۆی خەریکە بۆ نماسکی کێوی هەر بە ئاشکرا لە بەرچاو دیارن دێن دەڕۆن ڕێژەکان زۆر بەڵام سیر دەکەی لە ناوچەکانی قەرەداغ کە ناوچەیەکە کە ئاژەڵی کێوی زۆرە دەبێت دوو ڕۆژ ڕەنگە بگەڕێت تا دووسی ئاسک ببینی لە ناوچەکانی تر بە هەمان شێواز ڕەنگە لە شاخەکانی پێنجوێن و هەورامان بە هەمان شێواز زۆر بە ڕێژەیەکی کەمە گەربیان بین هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە کە لەولا ڕەنگە پاراستنێکی چڕتر و باشتری لەسەر بکرێت بەڵام لەم لا نەکرێت زۆر ڕاستە قسەکەت بەڵام ئەوەی کە باسی کرد زیاتر بزنی کێوێنێک ئاسکی کێوی چکە ئاسکی کێوی لە ناوچە دەشتەیەکانی وەکو گەرمیان و ئەو ناوە ژمارەیان زۆرە لەگەڵ تام لەگەڵ ئەو قسەیە جیاوازەکە هێبە جیاوازەکە دوو هۆکارە یەکەمیان شێوەی ژیانیان با بڵێن ژینگەکەی ئەو شوێنە دومیشان لایەنی بەرپرس بۆ پاراستنەکەی مەسەڵەن ئەگەر تۆ باسی بلۆ بارزان بکەی لە ساڵانی زوو لە سەردەمی 60ەکان و 70ەکانەوە ئەو منتیقەیە وای لێکراوە ڕاوکردن قەدەغە بووە ئەمە وای کردووە هەر لە ناحیە عەشاریەکەی وای کردووە کە قەدەغە بووە وای لەکوژ ژمارەکان زۆرتر بووە و ئەو زیندەوەرانە ژوان لێ هاتووە کە ئەزانن ترسیان نییە یەنە ناو خەڵکەکەەوە یە ناو دیەکانە من خۆم چوومەتە ناو دیەکانەوە بە ئاسانی هاتوورێتە لای مرۆڤەکان بەڕاستی هەتا تێکەڵی حیوانی با بڵێن ئاژەڵە ماڵیەکانیش بوون لەگەڵیانە بۆ ئەو شوێنانەی کە نییە لەوانەیە ژینگەکەی ئەمە هۆکاری دومیان ئێمە طبعاً مینیشمان هەیە لە کوردستانە زۆربەی ئەو شوێنانە هەنێک شوێن هەیە مینی لێیە و هەروەها مەسلەی پۆلیسی دارستانی ڕاستە لەوانەیە لێ بێت بەس ئەو لە چالاک نەبیان ژمارەکەیان کەم بێت بۆ نمونە قەرەداخت باس کرد بەڕاستی پۆلیسی دارستان لەو ناوچەیە چالاکن و کۆمەڵێک
گیانەوەری هەیە کە بەڕاستی دەگمەنە لە عێراق و لە بڵێن سەر ئاسی جیهانیشە دەگمەنە لەبەرەوە تەماشاکەی لایەن بڵێن ئەو هۆکارانە دوولایەنەیە لایەنێکیان برۆییە لایەنێکیان ژینگەی خۆیەتی ینی وای لێ کردووە کە ئەو بیئەیە تەنها تۆ ناتوانانی بڵێن لە دەشتی گەرمیانە بزنیکی و چکە ژینگەکەی ئەو نییە بەڵام بۆ ئاسکی کێوی بەڵێ لەوێ هەیە بەڵام بۆ ژمارە زۆرەش نییە کەواتە چی بکرێ بۆی ئەم ئاژەڵە کێویانە بپارێزرێن بۆەوەی ڕاوچیەکان بەردەوام نەبن لە ڕاوکردن وەک دەبینین کە تەنها ئەوانە دەستگیر دەکرێن کە لە کاتی ڕاوکردندا ئەویش بۆ ماوەی چەند مانگێک بە زیندانی کردنیان بۆ ماوەی چەند ڕۆژێک بە کەفالەت ئازا دەکرێن دواتر دەچنەوە سەر هەمان کار و بەردەوام بن لە ڕاوکردن کەواتە ئەبێ لێرەدا ئێمە چی بکەین خۆی ئەزین چۆنە مەسلەی ڕاوکردن ناتوانانی بڵێ لە 100% قەدەغەیەکەم چکە لە جیانە شتێکی وانە تۆ ڕاوکردمە بەسەکەی ڕێخستنی ژمارە و جۆری ئەو زیندەوەرانەیە بۆ نمونە ئەگەر باسی پڵنگکەین لە کوردستانە لەوانەیە بە پەنجەکانی دەست بژمێرە چەندانەیە تۆ ناکرێت بڵێ وەڵام من مۆڵەتی ڕاوەیەم بۆ ڕاوکردنی پڵنگ بەڵام بۆ نمونە ئەتوانی مۆڵەتی کە و سوێسکە بێ لەوانەیە ژمارەکەشی زۆرترە بەڵام ئەوش لە فترەیەکی زەمەنی دیاریکراوە چکە لە کاتی زاوزەیە نابێت لە کاتی شەوە نابێت کۆمەڵێ مەرجی ڕاوکردن هەیە کە نزیکەی 12 مەرجە ئەبێ تیا بێ ئەنج ئەو کەسە ئەتوانێت هەوێکەشی بەکاربێنێ بۆ ڕاوکردن جا لەبەرەوە تۆ ناتوانێت لە ساسە ئەو با بڵێن دیاردەیە چکەمە لە زوو شەوە هاتووە و هەنێک کەس هەیە بۆ با بڵێن لایەنی نەفسی و دەرونی خۆی ئەو کاتە ئەو ڕاوکردنەکە و ئارزوویکی خۆیەتی جێبەجێەکە بەڵام تەمان ئەوش ڕێنماییمان هەیە و وتم ڕێنمایی ژمارەیەکی ساڵ 2015 کە هەموو ئەو خاڵانەی جێبەجێ کرد تەمان دوای ئەوەش کابێ پشگیری کۆمەڵی ڕاوچیانی کوردستانی پێبێت ئەو کەسەکە مۆڵەتەکەشی بۆ دەرهێنرێت و کۆمەڵێک با بڵێن مەرجە لەوانە مثلەن ناتوانێت تفەن بەکاربێنێ ناتوانێت بلاجکتۆر بەکاربێنێ نابێت لە کاتی شەوە ڕاو بکات نابێت لە سەرچاو ئاوەکان بێ نابێت لە کاتی وەرزەکانی زاوزەیە ڕاو بکات دوای ئەوەیش کە هەبێکەشی دەبێت ئەم یاسایە بۆ ئەو گیاندارە درڕندانەشە بێت چکە دەزانین هەندێک گیاندار هەیە کە زیان بە تەندروستی مرۆڤ بۆ ژینگەی بە هەموو شێوێک زیانە گەێنێت وەکو بوونی بەراز بوونی پڵنگ کە بەڕێز داماژەت بۆ کەمانە زیان بە مرۆڤ بگەێنێت ئایا ڕاوکردنی ئەمانەش هەر قەدەغەیە بەڵێ قەدەغەیەت وەک باسم کرد ڕاوکردنیکی پڵنگ یاخود با بڵێن بزنی کێوی 10 ملیۆن دینار خرامەکەیەتی لەبەرەوە ئەبێ مرۆڤ خۆی لێ بە دوور بخات بەڕاستی لە ڕاوکردنی ئەو جۆرە گیانەوەرانە چکە ئەمە وەک وتم سەروەیەکی با بڵێن نیشتیمانیە تۆ ناتوانانی بڵێ وڵای لەوانەیە هەندێک حاڵەت هەبێ بڵێن بەراز زەویزارەکانیان تێگاون تەبەن ئەبێ ئەوە سەردانی فەرمانگەی ژینگەی پارێزگاکان بکات لەگەڵ قڕبەتی کوشتتاڵی پارێزگاکان دوایەوە لیژنە بیبینی ئەو شوێنەی کە زەروزارەکە داویزیان داویز وەرگێتەوە چکە بەڕاستی بەراز و بزنی کێوی سەرچاوی خۆراکی چین پڵنگم بۆ نمونە لەبەرەوە تۆ ئەگەر بڵێ وڵا ئەو ڕاوەکەم لەبەرەوەی درڕندەیە بێگومان درڕندەیە بەڵام ئەگە تۆ نەچی بەلایە تۆ نزیکی نەکەویتێ ئەو هێرش ناکات بۆ سەر تۆ زۆر باشە کامانەوە ئاژەڵانی کە ڕەنگە لە ڕابردوودا هەبوو بن لە ناوچەکانی هەرێمی کوردستاندا بەڵام ئێستا نەماون یا ڕەنگە ئەوەندە بە کەمی مابن کە بە هەفتانە بگەڕێنیان دۆزیتەوە دانێکیان یاخود کامانەوەی کە ڕێژەکەیان کەم بووە بە ساڵیش بگەڕێ لەوانەیە دەستن نەکەوێ لەوانە وەک وتم ئێمە لە 2011ەوە باڵێن کامێرەماندانە کامێرەی شاراوە کوڕەخراوی سروشتی عێراق تا ئێستاش تقریبا ژمارەیەکی کەم پڵنگ تەمان بۆ یەکەم جار ڕیکۆرد کرا تەسجیل کرا لە عێراقا کە پڵنگ هەیە لە عێراقا لە ساڵی بەڕاستی شوێنەکە ناڵێم ناوی شوێنەکە چکە لە کوردستانە و نزیکیشە بۆ نسبەت پڵنگەوە من نامێت دەرکەوت بەس کوشتیان بڵێ لەوێ دەرکەوتووە لە منطقەی لای کۆمەڵە شوێن دەرکەوتە بەڕاستی هەنێکیان هەیە مین کوشتێتی هەنێکی هاوڵاتی کوشتێتی بەڕاستی ناتوان ناوی ئەو شوێنە بڵێ ئەزین چۆنە لەبەرەوەی بەڕاستی لە ئینگلیزا ئێمە پێڵێن فلاگشیپ با بڵێن چۆنەڵی جۆرێکی زۆر دەگمەنە ئەگە تۆ ناوی شوێنەکە بڵێ لەوانەیە هەنێک کەس هەبێ و فرسەت بێت بەڵام من پێیانەڵم بە ساڵیش بگەڕن بە چاونای بینن ئێمە بە کامێرەی شاراوەش ئینجا توانیمانە ئەوە ببینین لەبەرەوە ئاسان نییە یەکێک لەوانە پڵنە بزنی کێوی ساڵانی ڕابردوو تا ڕادەیەک ژمارەی کەم بوو بەس خۆشبەختانە بۆی چالەکانی پۆلیسی دارستان ێستا ژمارەکان باشترە لە کۆمەڵێک شوێنی کوردستانە ئاسانتر ئەبینرێت نەک بەو ئاسانیەش بەنسبەت با بڵێن مەڕی کێویشمە ئەوە هەر زوو هەبووە ئەڵێن هەبووە و لە سەرچاوە زانستیەکانە بەڵام تا ئێستا بەرچاومان نەکەوتووە هەروەها
جۆرێکیش لە هینمان هەیە چیتە لە بەشی لای دیالە ئەو منتیقەوە بە حساب هەبوو بەس تا ئێساش ریکۆرد نەکراوە چکە ئەم قسانی کە من یەکەم لەسەر ئاستی عێراق قسە ئەکەین بەڕاستی چکە ئێمە پەیوەندیەکی تون و تۆڵمان هەیە لەگەڵ ئەو بەڕێزانەی کە لە بەشی باشوور و ناوەڕاستی عێراقیش ئیشەکەن چکە شتەکە با بڵێن ئەم ئیشکردنە شتێکی سەرتاسەریە بۆ هەموو عێراق بەڵام خۆشبەختانە وەک باسم کرد بۆی گونجاوی ژینگەی کوردستانەوە زۆربەی ئەم جۆرانە لە کوردستانە هەن. زۆر باشە پێت وایە یاسایی کە هەیە وەک خۆی جێبەجێ دەکرێت بێگومان چۆن یاسا بەردەوام هەیە و لە هەموو بوارەکانی ژیانیشە تاوانکردن بەردەوام هەیە دادگاکان هەیە بە هەمان شێوە ڕاوکردنیش و هەروە بەو شێوەیە چکە بەڕاستی کەوتۆ سەر توندی و شلی جێبەجێکردنی ئەو یاسایە هەندێک هەسێ لەوانەیە گوێ نەدا بە یاساکە و بەڵام دوجاریش چۆنەڵەیە هەتا هەر ڕۆژێکێکەیە کێت داواکە و دەستگیر بکرێت و غەرامە بکرێت بێگومان ئێمە لەگەڵ ڕاوکردنا نین بەڵام ناشتوانی تۆ کۆنتترۆلی هەر کەسێک و پۆلیسێکی بۆ دابنێ بەڕاستی بەڵام ئێمە پێویستمان بچێ بە هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە لەوە تێبگەن هاوڵاتان کە ئەم جۆرە زیندەوەران ئەم جۆرە گیاندارانە سوودی هەیە بۆ مرۆڤ خۆی چکە ڕاستە سبێنی لەوانەیە تۆ ناوچێک بکەی بە ناوچێکی پارێزراوی سروشتی و لایەنی گەشتیاری بێت با بڵێن لایەنی با بڵێن بازرگانی بێت و بتوانانی سوودێکی لێ وەرگریت. زۆر باش کەواتە هۆکارچێکە لە هەرێمی کوردستاندا گرنگی بەم باڵندە و پەلەوەرانە نادرێت کە بەشێکی ئاشکرا لە ناو بازاڕەکان ئەکڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت. ڕاستە لە کوردستانە کۆمەڵە شوێن هەیە بۆ نمونەگە لە باسی شاری سلێمانیکەن ژێربردەکەمان هەیە ناو بازار شوێنی فرۆشتنی ئەم باڵندە و ئاژەڵە کێویانە بەڵام بێگومان ئەم شوێنە قەدەغەکراوە و زۆر جا پۆلیسی دارستان سەردانی شوێنەکە و دەستگیریانەکەن ئەو کەسانە بێگومان ئێمە کۆنگرەیەکیشمان هەیە کۆنگرەی سایت سی پێوترێت کە با بڵێن باس ئەو کۆنگرێ لە ساڵی 1963 طبعا یەکەم درافتی یەکەم ڕەشنووسی نووسراوەتەوە کە ڕێخستنی ئەو زیندەوەرانەیە کە مەترسی لە ناوچوونیان لەسرە لە جیهانە و عێراقش لە ساڵی 2014 چۆتە ئەو ڕێکردنامەیەوە و بێگومان لەو ماوەی پێشوشە با بڵێن وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق هاتن بۆ کوردستان لە فڕۆکەخانەکان لە مەرزەکان با بڵێن دەورەیان کردەوە کۆرسیان کردەوە بۆ ستافی ئەو شوێنانە تاوەکو بتوانن ئەو جۆرە ئاژەڵانە بناسنەوە کە لە دەرەوە هاوردا ئەکرێن و یاخود ئەڕێن ئەڕواتە دەرەوەی هەرێمی کوردستان ئەمە بۆ ئەوانەی دەرەوە بۆ ناویشەوە بێگومان پۆلیسی دارستان با بڵێن کاری کردووە بەڵام وەک وتم تۆ ناتوانانی هەموو کەسێک پۆلیسێکی بۆ دابنەی بەردەوام سەردانی ئەو شوێنانە کە دەستگیریانەکەن و غەرامەشان بێ هاوڵاتیان هۆشیار بکرێنەوە ئێوە بە چ ڕێگەیە کوچان ئەتوانن هاوڵاتیان هۆشیار بکەنەوە. بەڵێ بێگومان ئێمە ڕێگەکان زۆرە تا هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بۆ نمونە بەشداریکردن لە بەرنامەی تەلەڤیزیۆنیە کردنەوەی کۆڕ و سیمینار هەروەها پیجێکیشمان لە فەیسبوک بەناوی فەرمانگەی ژینگەی سلێمانی و زۆرجار ئەو شوێنانە هەروەها سایتی دەستی پاراستن و چاکنی ژینگەش بێگومان ئەمانە هۆکارەکانی وشارکردنەوەی هاوڵاتیانن کەم تا زۆر خۆشبەختانە ئەوەی من تێبینیم کردبێت لە 2007 تا ئێستا گۆڕانکاریێکی زۆر ڕوویاوە بەهۆی چیەوە لەوانەیە زیاتر تەسیری باڵێن کاریگەریەکانی بوونی سۆشال میدیا بێت زیاتر ئەو زانیاریانەی کە هەیە بڵاو ئەبێتەوانێت چکە بە خۆتان نەزانن سۆشال میدیا ئێستا لە لای هەموو کەسێک هەیە تا ڕادەیەک لەبەرەوە تەماشاکەی هاوڵاتیان دنیای دەروان زیاتر بینیوە زیاتر تێکەڵی تەکنۆلۆژیا بۆچی ناڕۆنە لای خودی ڕاوچیەکان لە دیارەوانەی کە لە بەتێبێت لە گوندەکان و لە دەرەوەی ناوەندی شارەکان نوانەی کە ڕاو دەکەن بچن لەگەڵ یانە کۆ ببنەوە هوشیاریان پێ بدەن چکە 6 ساڵ لەمە پێش پێم وایە لە ئێران بوو هەڵمەتێکی قەدەغەکردنی یا هوشیارکردنەوەی قەدەغەکردنی ڕاوکردن هاتە ئاراوە کە ئەوانەی کە ڕاوچی بوون هەمووی هاتن تاپڕەکانی خۆیان شکان تەنانەت هیکلێکیان دروست کرد یەکێک لەوانەی کە تاپڕەکەی شکان دووەمەی بۆ دروستکردوەکە و ڕەمزی ئەوەی کە ئیدی واز لە ڕاوکردن نهێنن بۆچی ئێوەش ناسنما و ڕاوچیەکان خۆیان و هوشیاریان پێ بدەن. بەڵێ بێگومان ئەوە کارێکی باشە بەڵام خۆ دەزانی ڕاوچی باڵێن هەریەکە و لە شوێنێکە بەڕاستی لەوانەیە تۆ بتانی لە گوندێکە لەوانەیە یەک کەسی دیابێ لەبەرەوە ئێمە شوێنێک هەیە پێوتێ کۆمەڵی ڕاوچانی کوردستان کە ئەمان کۆمەڵی ڕاوچانی کوردستان خۆیان زۆر جار بۆ نمونە
هۆشیاریان بەڕاوچیەکان کە ئەو جۆرە زیندەوەرانی کە ڕاوێکن چییە یاخود کامەیە جگەلەوەی کە ئەو یاسایش ئەو ڕێنمایشیان لایە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2015 کە خۆیان ئەزانن ئەم ڕێنمایانە چییە ئەوانەی کە ئەندام بن لە کۆمەڵی ڕاوچانی کوردستان بێگومان ئەمان ئەو هۆشیارانێ بەڵام وەک گوتم لەوانەیە لە دەیەکا یەک کەسی تیابێت لە گوندێکە یەک کەسی تیا لەبەر تۆ ناتوانانی بۆ یەک گوند بچیت ستاف بەری لێ بڵێ هەڵمەتی هۆشیاریەکەم بەڵام لەخوا بەزیابێ ئێستا تەلەڤیزیۆن و کە ناتوان بچن سەردانی ئەو گوندانە بکەن چونکە زیاتر بەڕاستی ڕاوکردن لە گوندەکانە دەکرێت ڕاستە بەڵام مەرجیش نییە لە هەر بەتابەتی لە گوندەکان لەوانەیە خەڵکانێک هەبێت لە ناو شارا بێت و بەڵام بۆ ڕاوکردن ئەچێتە با بڵێن شاخ و دەشت و زیاتر خەڵکی گوندەکان شارەزایی زیاتریان هەیە لە ڕاوکردن و لە شاخ و کێوەکان بەڵێ ئێوە ئەڵێن ناتوانین تەنها ناتوان نەکەچیە مەسەلەن بۆ نمونە وەک گوتم تۆ ناتوانانی مەسەلەن یەک ستاف ئامادە بکەیت پچی بۆ یەک گوند چکە بەڕاستی ژماری گوندەکانی کوردستان لە چەند هەزارایکە بەڕاستی ئەگەر تۆ باڵین باسی ئەوە بکەیت کە بچیتە ئەو گوندانە کۆرسیان بۆ بکەیت و یاخود هۆشیاریان پێ بڵێ ئێستا ئێمە ئەتوانین بۆ نمونە لە تەلەڤیزیۆن قسە بکەین لەوانەیە خەڵکانێکی زۆر ئەگەر مەبەستیشی بێت بتوانێت یاخود بۆ نمونە ئەو کەسانی کە لە گوندەکانە نیشتەجێ بوون کەم تا زۆر کراوە ئەو شوێنانەی کە دیارن بەس نەک ئەوەی کە بڵێن گوند بە گوند بچین بەڕاستی چکە هەنێک شوێن هەیە کە دیاریکراوە بۆ نمونە ناوچەی قەرداخە ناوچەی پیرەمەگرونە ئەم شوێنانە کراوە بەڵام وەکو ئەوەی کە هەموو گوندێک بچیت بەڕاستی ئەوە کارێکی زەحمەتە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەریوان قادر ماستەر لە هەمەجۆری زیندەوەر زۆر سپاس بەڵێ بینەرانی عەزیز پاش ناوبڕێک دەگەڕێنەوە لاتان و بەردەوام دەبین لەگەڵتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ مێوەژ هەنار لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە کارگەی شربەتی خاڵقی هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ بازار جملەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. وڵاتیان سەوزترین ماڵ لە کوردستان لە پارێزگای هەڵەبجەیە کە لەم بارەیەوە هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادە کردوین فەرموون با پێکەوە بینەری بین.
گروپی ژینگە دۆستی هەستا بە ئەنجامدانی پێشبڕکەی سەوزترین ماڵی کوردستان لە ساڵی 2019دا کە لەم جۆرە پێشبڕکەیانە لە پێشتریشدا هەبوون بەڵام ئەم پێشبڕکەی زیاتر بە پێوەر و ئەندازەی تایبەتی هەڵبژێردرا پێشبڕکێکە هەموو شارەکانی کوردستان تیدا بەشدار بوون لە هەموو شارەکانەوە ماڵ وێنەی سەوزایەکانی خۆی ئەنارد ئەمیش بە ئامانجی زیادکردنی سەوزایی لە نزیکترین شوێنی نیشتەجێبوونەوەی کە دەستی خزمەتی پێکە چونکە هەمومان ئەزانین کە ڕێژەی سەوزایی چەند گرنگە بۆ ژینگە و بۆ پاراستنی تەندروستی. ئێمە هاتیینە ئێرام خانووە ئەم خانووە زۆر چۆڵ بوو ینی حوشەیەکی ڕووتۆڵ هیچی پێوە نەبوو تەنانەت خۆڵیشی تیانە بوو پێشەوەی بێمە ناو خانۆکەوە دەستم کرد بە سەوزکردنی دوایی کە هاتیش مەناوی بەردەوام وردە هەر خەریک بووم حەزیشم لە سەوزایی بوو بۆیە زیاتر سەوزمان کرد بەڕاستی هەستێکی خۆشە ینی هەر لە ڕووی دەرونیشەوە لە ڕووی تەندروستیشەوە ئینسان بە سەدان کیلۆمەتر بڕە جاری وایە لە بن دارێکدا ئانیشێ بۆی کە لایانی دەرونی و لایانی تەندروستی ئیسفادە هەبێ بەڵام من هەسام ئەم باخچەیەمان دروست کرد بۆی کە لێرە بمێنینەوە بۆ خۆمان و بەردەوام لەژێر سێبەری دارەکانە بۆ خۆمان ئیسراحەت بکەین. ینی هەر شتێکی زۆر بچووکیش بە ئینجانەیەکیش بێ لە ناوماڵەکانە تۆ مەشغوڵە بیپێ و ئەبێ خزمەتێکی نەوەک ئەوە باخچێکی ئەوە بچکۆلان و خنجیلانە کە خزمەتێکیە بەس هەستێکی خۆشەکەیت گوڵەکانە بینی زۆر جار بینی گوڵی کردووە وڵا داواکاریمەوەی زیاتر گرنگی بە سەوزایی بن زیاتر گرنگی بە ئەگەرم لە مەجالێکی کەمی شابێت لە ماڵەکانیانە سەوزایەکە بە هەر بۆ سەحەتی خۆیان بۆ ئۆکسجین بۆ خۆشی خۆیان. لەگەڵ دەستپێکی داوامی فەرمی خوێندنگاکان دەبینین بەیانیان لا کاتژمێر حوتەوە بۆ نزی کاتژمێر 9 قەرەباڵقەیەکی زۆر لەسەر شەقام و ڕێگا سەرەکیەکانی سلێمانی بەدی دەکرێت. بەتایبەت ئێوارانیش بە هەمان شێواز قەرەباڵقەیەکی زۆرێ. لە چەند ڕۆژی ڕابردوو بەڕێبەرایەتی پۆلیسی هاتوچۆی سلێمانی چەند خاڵێکی ڕوون کردەوە لەوەی کە هۆکاری قەرەباڵقی ئەمەیە و پێویستە بیری لێ بکرێتەوە بۆی کە چارەسەر بکرێت کە یەکێک لەو خاڵانە زۆری ژمارەی ئۆتۆمبیلەکان و هاوکات لەگەڵ زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیلەکان پرۆژەی گرنگی استراتیژی لە شاری سلێمانی بەدی ناکرێت لەسەر شەقامەکان واروە وەستانی شەقامی 100 مەتری کە هۆکارێکی دیکەی سەرەکیەوە دانانی هێندە ترافیکلایت و ئەمانی کە لەسەر شەستی دانرابوون لە بری بەرزە پردەکان بۆی کە خەڵک بەسەریا بپەڕێتەوە. بۆ قسەکردن لەسەر ئەمە و دوجار مادام بەڕێبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانیش کۆشی ئەم داواکارانی خستووەتە ڕوو پێویستە لایەنە پەیوەندیدارەکانی تر لە وەزارەتە جیاوازەکان گوێ لە داواکاری بەڕێبەرایەتی هاتوچۆی سلێمانی بگرێت کە داواکاری و خواستی پارێزگای و دانیشتوانی پارێزگای سلێمانیشە. بۆ قسەکردن لەسەر ئەم تێوەرانە ڕاستەوخۆ دەچینە لای وتەبێژی پۆلیسی هاتوچۆی سلێمانی بەڕێز ڕایەت کاروان سدیق. کاروان زۆر سپاس بۆ دەرفەتە گەر لەوێەوە دەست پێ بکەین چی وای کرد کەەوە ئەم 6 خاڵە ئەم 9 خاڵە دەربکەن و ڕای بگەێنن بۆ ڕای گشتی. سپاس بۆ بەڕێستان دیارە ئەو نووسینە لە ئاکاونتی خۆ تایبەتی خۆم لە فەیسبوک بڵاوم کردبووە کە کۆمەڵێک گرفت بەدی کرا لە یەکەم ڕۆژی کردنەوەی دەگای قوتابخانەوەی خوێندنگاکان لۆ دوو قەڵەباڵەکێکی زۆر لەسەر شەقام و ڕێگابانەکان دروست بوو و لە هەندێک شوێن چووە قۆناغی خنکانی هاتوچۆ. بۆیە چەند خاڵێکمان بەدی کرد لە هۆکارەکانی دروستبوونی لۆ دوو قەڵەباڵەکەی لە شاری سلێمانی. دیارە بەشێک لە هۆکارانە ئەگەڕێتەوە بۆ سەردەمەکانی ڕابردوو
لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک پرۆژەی گرنگ و استراتیژی هەبووە کە پێویست بۆ جێبەجێ بکرێت لەو کاتەدا هەرێمی کوردستان لە قەیرانی داراییە نەبوو داهاتێکی باش دەبەردەستا بۆ دەبووە ئەو داهاتە ئیستیغلال بکرایە بۆ ئەوەی کە لە کاتەیە ئێمە تووشی ئەم حاڵەتە نەبین. ببورن گوێم لە دەنگی خۆمە بە چارەسەری و گرفتە بکەن ئەگەر بارێک نەبێ. زۆر باشە داوا لە هاوکارانە مەکەن کە چارەسەری گرفتی گەڕانەوەی سەڵت بکەن بۆ لای بەڕێز کاک مەریوان. زۆر باشە کاک مەریوان، ئەگەر بینە سەرەوەی کە گرنگترین خاڵ تایە کە بەدیتان کردووە زۆری ژمارە ئۆتۆمبیلە لەسەر شەقامەکان کە بینیومانە و من بەبیرمە لە ساڵی 2011ەوە تەنانەت پەرلەمانی کوردستان هاتە سەرخەدلەوەی کە ڕێژەی ئۆتۆمبیل ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت لە هەرێمی کوردستان و ڕێژەی ستانداردی خۆی تێپەڕاندووە. ئایا هیچ پرۆژۆ پلانێکی ئەگەر هەبێت دەبێت کێ بیکات و لە ئێستادا هیچ پرۆژەیەک هەیە بۆ کەمکردنەوەی ڕێژەی ئۆتۆمبیل لەناو شەقامیان لەناو شارەکانی هەرێمی کوردستان بەگشتی؟ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاوچی پارێزگای سلێمانی هیچ پرۆژێکی لەو جۆرە بەدی ناکەین بۆ بەرداوامی ئۆتۆمبیل لە خاڵە سنووریەکانەوەێتە هەرێمی کوردستان و لە پارێزگاکانی هەرێمی کوردستان تۆمارەکرێن. بۆیە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاوچی پارێزگای سلێمانی پێشتریش ڕامانگەیاندووە کە ئەم شەقام و ڕێگابارانەی کە ئێستا ئێمە هەمانە و بە بەردەوامی ژماری ئۆتۆمبیل زیاکە و پرۆژەی گرنگی استراتیژی لە فراوانکردنی شەقامەکان دروستکردنیان دەپاس و پەرپاس و ئەو کارانەی تر کە یارمەتی دەرم بۆ بەردەوامبوونی جوڵی ئۆتۆمبیل بەدی ناکرێت و بە بەردەوامی ژماری ئۆتۆمبیل زیاد دەکات. لە کاتی ئێستەیە کۆی ئەو سوارە ئۆتۆمبیلانەی کە تۆمار کراون لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ زیاتر لە 552,000 ئۆتۆمبیل تۆمار کرا. ئەمە جگەلەوەی کە تەنها لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵ 26,000 ئۆتۆمبیل و سوارڕەوی نوێ تۆمار کراوە. ئەمە جگەلەوەی کە ئۆتۆمبیلە حکومیەکانیش کە لە کۆی ئەو 552,000 ئۆتۆمبیلە ئەژمار نەکراون و ڕۆژانە ئۆتۆمبیلێکی زۆر لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان لە شارەکانی تری ناوەڕاست و خوار و عێراق ئێنە شاری سلێمانی و لە دوو قەڵباڵغیش زۆر لەسەر شەقامەکان دروست بووە و بەشێک لەو پرۆژانەی پێشووتریش کە کراوە توای بڵێن بە باشی دراسی بۆ نەکراوەکو کە ئێوە سەرەتای بەرنامەکەش تا باستان کەمیش لە نووسینەکەی خۆمە ئاماژەم پێ کردووە. ئێمە پاراستنی ژیانی پیادەکانمان بەلاوە گرنگە لە ماوەکانی ڕابردوو بەشێک لە قوربانی ڕووداوەکانی هاتچۆ پیادەکان بوون و بە بەردەوامی پیادەکان بە ڕووداوی شێلان گیانەتە سەردەر. بۆیە پاراستنی ژیانی پیادەکان ئەشێکی گرنگە بەڵام بە میکانیزمی گرنگ و بە میکانیزمی گونجاو. دانانی ترافیکی پەڕینەوەی پیادەکان لە کاتی ئێستای بەشێکە لە دروستبوونی ئەو لۆدەی کە هەیە. دەکرا لە ڕابردووە ئەم سیستەمێکە کاری پێکرا دانانی ترافیکی پەڕینەوەی پیادەکان دەکرا لە ڕێی پردی پەڕینەوەی کارەبای و لە ڕێی دروستکردنی نەفەقە لە وڵاتانە ئێمە بینیمانە و زۆر کاراسایی وڵاتیان کردو جوڵی ئۆتۆمبیل بەردەوامە و گیانی پیادەکانیش پارێزرا و هیچ گرفتێک پیش دروست نابێت. بۆیە لە کاتی ئێستەیە پاراستنی گیانی پیادەکان ئەرچێکی گرنگە بەڵام لە ڕێی بە میکانیزمی جیاواز و بەشێکی تریش لەو لۆدەی کە دروستە بێت لە بە بەردەوامی لەسەر شەقام و ڕێگابانەکان تاسەی دەستکرد و لەمپەری دەستکردە. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوو لە ماوەی ڕابردووە دانانی تاسەی دەستکردمان کردووە بە هۆکارێک بۆ ئەوەی کە بێتە هۆی کەمکردنەوەی خێرایی و کەمکردنەوەی خێراییشێکە لە کەمکردنەوەی ڕوودا و کارەساتەکان و کەمکردنەوەی قوربانیەکان. بەڵام دانانی تاسەی دەستکرد بەشێک لە شوێنەکان بۆتە هۆی دروستبوونی لۆد و قەڵەباڵغی و ڕیزبەستنی ئۆتۆمبیل و شەقامی سەڵمەتی شاری سلێمانی کە لە ماوەی ڕابردووە فەرمانی دەرچووە بۆ کارکردن تیا بەداخ و کەدا ئێستا و پرۆژەی دەست بەکار نەبووە کاتوانین بڵێن ئەمیش بەشێک لە لۆد و قەڵەباڵغەکانی شەقامی سلێمانی تا زۆر شەقامی بازرگانی مەلیک مەحموود کەمەکاتەوە. واروەها ئەبینیت تەجاوزێکی زۆر زیادەڕەوێکی زۆرەکەیتە کراوەتە سەر شەقام و شۆستەکانە لایەن دوکاندار و دەستگێڕەکانەوە داگیر کراون و بۆتە هۆی دروستبوونی لۆد و قەڵەباڵغی. ئەمە جگەلەوەی کە ئەو مزگەوتانەی کە پرسەی تیادادن ئەمە پەیوەندی بە قوتابخانەی خوێندنگاوە نییە بە تابەتی ئەو مزگەوتانەی کە کەوتونە سەر شەقامە سەرەشیەکان لە کاتی ئەو کاتێک ئەو چەکاشوەیە کە پرسەکەی تایە لۆد و قەڵەباڵغێکی زۆرەکەیتە سەر شەقامی کە نزیکی ئەو مزگەوتێ ئەمانە هەموو هۆکارن
زۆر باشە کاک یاروان سەر لە بەیانیان کە دەوامی خوێندن دەست پێ دەکات ئێوە هیچ کەم تەرخەمیەکتان هەیە لەوەی کە کارمەندانی هاتوچۆ لەو شوێنە قەرەباڵغەکان بوونیان نەبێت و هۆکار بن بۆی کە قەرەباڵغی بێ ئەگەر ئامارێکە بێ بە تایبەتی لە کاتژمێرەکانی سەرەتای ڕۆژ چەند کارمەندتان لە ناوەندی شاری سلێمانیدا ڕەنگە پرژ و بڵاو بن بە بەو شوێنانەی کە لە کاتە ئاساییەکانە هیچ کاتێک کارمەندی ناوێەوە بەڵام لەو کاتانەیە لەوێ ئامادەیە بۆ بەڕێکردنی ئۆتۆمبیل و ئاسانکاری بۆ لە ڕێگا سەرەکیەکاندا. ئێمە ئیشی خۆمانە ئێمە چەند ساڵێکە کاربان کردو لەسەری یعنی دۆخێک دروست بووە ئەم دۆخی لە دوو قەڵەباڵغەکە هیچ پەیوەندیێکی بە زۆری و کەمی ژماری کارمەند نییە. ئێمە هەموو شوێن جێگایانی کە پێویستی بە ڕێخستنی هاتوچۆ بێ لە یەکتر بڕ و گۆڕەپانەکان و شوێنەکان کارمەندی هاتوچۆمان لێداناوە و هاوکار و یارمەتیدەری شۆفێران بووە. بەڵام خاڵانی کە باسمان کرد ئەمە هەموو لە دەرەوەی دەسەڵاتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆیە. یعنی دۆخێک دروست بۆ یەک کارێکە پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆیە من ئاماژەشم پێ کردووە هاتنە ناوەی ئۆتۆمبیلی بارهەڵگری گەورە ئۆتۆمبیلی گواستنەوەی سوتەمەنی و کەلوپەلی بیناسازی کە ئەویش بەشێک لە لەودەکەی دروست کردو. ئێمە لەم کاتەیە بڕیارمان ناوە ئێستا بڕارەکە چۆتە بۆی جێبەجێکردنەوە کاتژمێر لە 7:30 بەیانی تاوەکو 8:30 و هەموو ئۆتۆمبیلانەی کە لە 4 تەن زیاترن نێنە ناو شەقامی بازنگەی مەلیک مەحموود و سەرتەری شار بەوەش بەبەستی هاوکاریکردنی هاوڵاتیان شوفێران کە ئۆتۆمبیلیان پێ تاوەکو بە ئاسانی بگەنە دەوامی فەرمانگەکانی خۆیان. واتە مەبەستمە بڵێم کە ئەم دۆخەی دروست بووە لە دەرەوەی دەسەڵاتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆیە لە ئەنجامی کەڵەکەبوونی با بڵێن پشتگوێخستنی فراوانکردنی شەقام و ڕێگاوبانەکان نەبوونی پلانێکی گونجاو بۆ هاوردەکردن و تۆمارکردنی ئۆتۆمبیل و زیادبوونی ئۆتۆمبیل بە بەردەوامی لەسەر شەقامەکان نەبوونی خزمەتگوزاری نەبوونی دروستکردنی ئەندەرپاس و ئۆڤەرپاس هۆکارێکی گرنگ هۆکاری خراپی سیستەمی گواستنەوەی گشتی لە وڵاتی ئێمە هاوڵاتیان پەنابن بۆ بەکارهێنانی ئۆتۆمبیلەکانی خۆیان لە ئەنجامی خراپی و لاوازی سیستەمەکانی گواستنەوەی گشتی لای بە تەنها پاس و تەکسیە جگە لە ئۆتۆمبیلەکان باڵێ هاوڵاتی ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان بەکارێنن. ئێمە نەتراممان هەیە نە میترۆمان هەیە نە هەموو کارانێمان هەیە نەپاسی باڵێن قەبارە گەورەمان هەیە کە لێنێکی بۆ جیاکرێتەوە و بەردەوامێ لە لێخوڕین و هاوڵاتیان بە کاتی خۆیان بگەنە جێی خۆیان. مەبەستمە بڵێم لە ئەنجامی خراپی سیستەمی گواستنەوەی گشتی هاوڵاتیان پەنابن بۆ بەکارهێنانی ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان. لە دوو ڕۆژی ڕابردووە بەدیمان کرد کە دایکان و باوکان هەموو ئۆتۆمبیلەکانی خۆیان بەکارهێنا بۆ بردننی و قوتابیان و خوێنکاران بۆ قوتابخانەکان لۆدێکی زۆر لەسەر شەقامەکان دروست بووە لە کاتی تەواوبوونی دەوامیشدا بە هەمان شێوە ئەمڕۆ دوو قەڵەباڵغێ دروست دەبێت. دۆخی هاتوچۆ بەم شێوازە بڕوان لە هەرێمی کوردستان و پارێزگای دێمەوە سەر ئەوەی کە ئایا لە داهاتوودا گەر بەم شێوازە بڕواچی بەسەر دێ بەڵام ئێوە هیچ پرۆژەی ئاپلانێکتان تەسلیمی لایەنە پەیوەندیدارەکان کردووە بە تایبەتی پارێزگای سلێمانی یا پارێزگاری سلێمانی بۆی کە مۆزوعی گواستنەوەی گشتی ئەمە چارەسەر بکرێ گەرچی پرۆژەیەکە بوو لەسەر بازنەی مەلیک مەحموود کە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام تا ئێستا بەدی ناکرێت. بەداخەوە ینی یەکێ لەو پرۆژانەی کە لە ڕابردووە ئێمە ئاگادار بوون و بیستمان کە سیستەمی گواستنەوەی گشتی لە بازنگەی مەلیک مەحموود بەداخەوە تا ئێستا بەڕێستان باستانکە نەچۆتە بواری کارکردنەوەیش پەیوەندی بە کۆمەڵێک گرفتەوە بێ دەکەم کە بەڕێستان راپۆرتێ بکەن لەگەڵ بەڕێوەبەراتی گواستنەوە و ئەم گرفتەش بۆ هاوڵاتیان ڕوون کرێتەوە. و پلانی بەڕێوەبەراتی هاتوچۆ ئێمە کە لەم نووسینەدا ئاماژەمان پێکردووە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانی بەڕێز و پارێزگای سلێمانی هەموو لایەنە دەسەڵاتدار و پەیوەندیارەکان لە شای سلێمانی ئاگاداریەکەینەوە کە خۆشیان هاتوچۆ بەسەر شەقام و ڕێگاوبانەکانەکەن داواکاری لێیان ئاوڕێکی خەمخۆرانە لە شای سلێمانی بدرێتەوە و هەموو ئەو خاڵانەی کە ئاماژەمان بۆ کردووە پێچەوانی ئەم خاڵانە وەرگیرێتەوەی بڵێن بەشێک لە گرفتەکان چارەسەر دەکرێت. ڕیکانیزمێدان دێت بۆ هێنان و هاوردەکردنی ئۆتۆمبیل و تۆمارکردنی ئۆتۆمبیل کۆمەڵە کار هەیە کۆمەڵە پرۆژە هەبوو لە ساڵانی ڕابردووە دیزاینیشی بۆ کرا لە شاری سلێمانیە دروستکردنی بەرزە پردوو باڵێ ئەندەرپاس و ئۆڤەرپاس بە بۆنەی قێرانی داراییەوە ڕاگیراوە داواکاری لە بەرپرسانی دڵسۆزی ئەم شارە کار بکەن بۆ جوڵانەوەی ئەم پرۆژانە و دەستپێکردن و کاتپێکردنەوەی ئەم پرۆژانە و وەکوتمان ئاوڕێک لە سیستەمی گواستنەوەی گشتی بدرێت و هەوڵ بدرێت بۆ دەستپێکردن و کارکردن لە پرۆژەی شەقامی سەلامەتی شاری سلێمانی
واروەها هەوڵ بدەی حالی تاک بدرێت کە ئۆتۆمبیلی تایبەتی خۆی بەکار نهێنێ وە کۆمەڵی هۆکاری ینی هەموو هۆکارانی کە باس ناکرد پێچەوانەکەی ڕاستە بۆ چارەسەرکردن. کاکەڕۆن مۆزۆی شەقامی 100 متری لە شاری سلێمانی باوەڕت وایە گەر لە ئێستادا تەواو بواە تا چەندە ئەو لۆدەی کەمە کردەوە چونکە دەبینین ئێستا بەیانیان زۆرترین لۆت لەسەر بازنەی مەلیک مەحموودەوە گەر سبەی سەتی دروست بکرێ ینی تا چەندە سەتا چەندە ئەو لۆدەی کە لەسەر شەقامە سەرەکیەکانی سلێمانی هەیە کەم دەبێتەوە. بە ڕێژەیەکی باش هەموو گرفتانەی چارەسەر دەکرد چونکە ئۆتۆمبیلانەی کە لە ئاراستەی شاری کەرکووک و بابڕێ لەو شەقامەوە کە یاخود لە شەقامی دوکان و پیرەمەگرونەوە دێن ئەو کاتە داخل نابن بە شەقامی سلەیمانی تاسو زۆر دواتر بچنە سەر شەقامی بازرگەی مەلیک مەحموود و دوایە گەر بیانوێ بە ئاراستەی لای ناحیەی عەربەتا بڕۆن. ئەو کاتە ڕاستەخۆ لە تاسوجەوە بە قەلاقەکەی ئەڕات و تاگاتەوە ناحیەی عەربە دواتە ئەو لۆدەی کە لەسەر شەقامی سلێمانی تاسوجە و شەقامی ئەو بەشەی شەقامی بازرگەی مەلیک مەحموود دروستە بێ ئەم لۆدە نامێنێ و ئەمە توانین بڵێ بەشێکی باش لە گرفتەکە چارەسەرەکە. ئێمە ئاگامان لەوە بێت کە شەقامی 100 مەتری شاری سلێمانی 4 قۆناغا یەک قۆناغی بڕیارە جێبەجێکرد ئەم یەک قۆناغەشی ماوەی 4 ساڵی پێچێ ئێمە بەم یەک قۆناغە شکورین بەس داواکارین دەست پێ بکرێ ئیشی پێ بکرێ و بە تاواکردی ئەم یەک قۆناغە توانین بڵێن بەشێک لە گرفتەکان چارەسەر بێ هەموو گرفتەکان تاو کۆتایی پێ نایەت بەڵام گرفتە سەرچیەکە چارەسەر دەکرێ و دواتر لە قۆناغەکانی تریشا کە کاری لەسەر بکرێ بەڵام بەداخەوە لەو 4 قۆناغە کە بڕیاردرا یەک قۆناغ کاریتیا بکرێ ئەو یەک قۆناغەش تا ئێستا کاریتیا نەکراوە. زۆر باشە کاکەڕۆن مۆزۆی داهاتی هاتوچۆی سلێمانی کە لە ڕابردوودا دەتوانرا بەشێک لەو داهاتە خۆتان بەکاری بێنەوە بۆ پرۆژە تایبەتەکانی خۆتان بەڵام ئێستا پێم وایە بە بڕیارێک هیچ دام و دەستگایەک بۆی نییە ئەو داهاتی کە هەیەی سەرفی بکاتەوە بەبێ گەڕانەوە بۆ ناوەند واتە بۆ وەزارەتە تایبەتەکانی حکوومەت هێرێمی کوردستان. ئێوە هیچ سوودێکتان لە داهاتەکانی خۆتان بردووە لەوەی کە بتوانن لە پرۆژە تایبەتەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی بەکاری بێنن؟ لە پێش ساڵی 2016 بۆ ماوەی چەند ساڵێک داهاتی هاتوچۆ و خەرجکردنەوەی لەباری هاتوچۆدا ڕاگیرا بوو بەهۆی قێرایی دارایی و لە ساڵی 2016 بڕارێک درا کە داهاتی هاتوچۆ لە سایە هەفتەی لە بواری پەرپێداری هاتوچۆیان سەلف کرێ و ئێستا تا کاتێکە قسە بە بەڕێستانەکە هیچ بڕارێک نییە لەوەی کە ئەو داهاتە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ وەربگیرێتەوە ئەو داهاتە هەر لە بواری هاتوچۆ لە بواری پەرپێداری هاتوچۆیان سەرف کرێ بەڵام کۆی داهاتەکەنە تەنها لە سەدا هەفتەی کۆی گشتی داهاتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ بەپێی پلان لە بواری پەرپێداری هاتوچۆیان سەرفێ کرد. زۆر باشە مۆزۆی هوشیاری هاوڵاتیان بە تایبەتی وە کاماژەت پێ کرد لەوەی کە بەیانیان بۆ هەر قوتابیەک ڕەنگە دایک و باوکێک ئۆتۆمبیلێک بەکاربێنێ ئەم هوشیاریە کێ بەرپرسە لە وشارکردنەوەی هاوڵاتیان و ئەمە بە کێو کێ دەکرێت و چۆن دەتانەوێت وشاریە بگەێنە هاوڵاتیان و دایک و باوکان بۆی کە هەر کەس ئۆتۆمبیلی خۆی بەکار نەهێنێت ئەگەرچی بەشێکی پەیوەستە بە گواستنەوەی گشتیەوە. بەداخەوە گوست با بڵێن دۆخێک دروست بووە کە لە مەسەلەی هۆشیاری دەرچووە یعنی دایک و باوشێک کە دڵنیا نەبێ مناڵەکەی بە سەلامەتی بچێتە قوتابخانەوە بە سەلامەتی بێتەوە یاخود ماوەیەکی زۆری پێ بچێ یاخود کە ئێستا لە وەرزی گەرمایە یاخود لە سەرمای زستانە مناڵەکەی پارێزراو نەبێ ناچارەکە ئەم دایک و باوکە ئۆتۆمبیلی تایبەتی خۆی بەکاربێنێ و دۆخێک دروست بووە کە بۆ با بڵێن هەموو ماڵێک دوو ئۆتۆمبیل سێ ئۆتۆمبیلیتایە بەشێوە ئەتوانین بڵێن لە گەڕەکێکا چەند ئۆتۆمبیلێک ڕێزی بەستووە بەهۆی ئەوەی کە بە بەردەوامی لە ماوەی ڕابردووە ئۆتۆمبیل هاوردە کراوە تۆمار کراوە ژمارەی هەرێمی کوردستان پارێزگاکانی هەرێمی کوردستانیان پێدراوە و گواستنەوەی گشتی لاوازە و بەداخەوە بەشێک لە شۆفێری پاسانەی کە مناڵە گواستنەوە قوتابخانە خوێندنگاکان بەشێکیان ناڵێن هەمویان پابەندین بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ لە کاتی شۆفێریکردن و مانۆرکردندا سەرکێشی سەرپێچیەکەم بەشێکیان لە یاساکانی هاتوچۆ لە کاتی یوتێرنکردندا پابەندین بەو نظامی کە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ دایناوە لە کاتی یوتێرنکردنەکاندا جگەلەوەی بەشێکی زۆریان زیاتر لە ڕێژەی یاسایی ڕێگەپێدا و سەرنشین سەرەخەن خوا نەخواستە لە کاتی دروستبوونی ڕوودا و کارەساتێکە زەرەر و زیانە ژیانی مادیەکان زۆر لەوە زیاتر دەبێت کە ئیشەڵا هیچ شتێکی وا ڕوو نادا بەڵام ئەمانە بەدی ئەەکەین ئێمە ڕۆژانە و بۆیە ساڵی ڕابردوو قایمقامەتی شاری سلێمانی کۆمەڵی ڕێنمایی دەرکرد بۆ هەموو ئۆتۆمبیلانەی کە قوتابی خوێندکارە گوازنەوە هەم لە تەکسی هەم لە پاس هەم ڕێژەی سەرنشینەکانی دەستنیشان کرد و کۆمەڵی ڕێنمایی دەکرد کە پێویستە شۆفێرەکان پابەند پێوەی ومێ دەکەین کە بۆ ئەم ساڵیش قایمقامەتی شاری سلێمانی چاودێریی وردی ئەو ڕێنمایانە بکات کە دەری کردبوو کە ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ئەندامیشین لە لیژنەی
ئەمنی پارێزگای سلێمانی لەو بڕیاریکە قایمقامی سلێمانی دەری کردووە بۆی کە ئەو بەشەش کە پاس بەکارهێنێ بۆی ئەو بەشەش کە گواستنەوەی گشتی بەکارهێنێ پارێزرا و سەلامەت بن و تووشی هیچ ڕوودا و کارەساتێک نەبێت. زۆر باشە کاکەروان دیارە ڕۆژانە هاوڵاتیەکی زۆر بۆ تێپەڕاندنی مامەڵەی ڕۆژانەیان سەردانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی دەکەن بەڵام بەشێکی ئەنگلەییان هەیە بە تایبەتی لە بەرەبەرەکە ڕووبەوەرزی سەرما و باران دەڕۆین لە بەردەم بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیە قوڕوچڵپاوێکی زۆر دروستە بێ ئەمە پەیوەستە بە ئێوەوە کە وەڵامی داواکاری هاوڵاتیان یاگلەی هاوڵاتیان بدەنەوە چارەسەرەکەی لای ئێوە یاخۆت لە لای ڕێگەوبان و لە لای پلانە پەیوەندیدارەکانی تری تایبەتەوە. بینای دەرەوەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی ئێمە سوکەوتی پێوە ناکەین ڕاستەخۆ شارەوانی تاسوجا هەڵسوکەوت بە بیناکە بەڵام بۆ سەبای بە پرسیارەکەی بەڕێستان بۆ دروستبوونی قوڕوچڵپا و گرفتە چارەسەر کراوە لە ئەم هاوینەدا بە بەردەوامی لەو شوێنانەی کە شوێنی پارکردنی ئۆتۆمبیل لەو شوێنەی کە هاوڵاتیەتە ژوورەوە کۆنکرێت کراوە و چیمەنتۆ کراوە هیچ گرفتێکی نیە ئەم ساڵ بۆ چونمان وایە پێشبینی واکەین کە هیچ گرفتێکی ئەوە دروست نەبێت بۆ هاوڵاتیان. زۆر ڕێز ڕایەت کاروان سەدیق و تەبێژی پۆلیسی هاتوچۆی سلێمانی بۆ هیوای کە خواست و داواکاریەکانیەوە کە بە دڵنیاییەوە دڵسۆزیەکە بۆ شاری سلێمانی و داواکاری هاوڵاتیانی شەلایەنە پەیوەندیدارەکان بیبیستن و بیبەنە بواری جێبەجێکردنەوە. سپاس بۆ دەرفەتێکە بێمەد بەخشی. دەچینە لای ڤیتیەک بینەرانی عزیز دەچینە لای ڤیتیەک کە ڤیستیڤاڵێکی مناڵان لە عاربەت ساز کراوە لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە با پێکەوە بینەریەوە ڤیتیە بین کە پەیامنێرمان وشیار محەممەد بۆی ئامادە کردوین. چاکەتکردنی جای شانی بەکات کچێکی نێنێ پێوانی ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان لقی ئاربەت بۆ یەکەمین جارە کە لە شارۆچکەکەماندا هەستین بە سازدانی فیستیڤالێک بە ناوی فیستیڤاڵی سەدای منداڵان. هەدەفی ئەم فیستیڤاڵە سەرەتا بەو شێوەیە بوو کە ئێمە بریتێک دابنین بە بڕێکی کەم پارە دواتر ئەو پارەی بەکاربێنین بۆ قوتاسیە و کەلوپەلی قوتابخانەی مناڵان هەم لە هەژارەکان بێت یاخود لە مناڵە بێ باوکەکان. بەڵام دواتر ئەم هەدەفەمان فەشەلیەنە پێوانەوە بوو کە لەوانەیە ڕێژەی کەم لە خەڵک بێت لەگەڵی سپۆنسەرەکانەوە چۆن سپۆنسەرێکمان ئامادە کردووە و کە دواتر ئەو بڕەپارەیە کە پێیانیاوین بەکارهێنین بۆ لە ڕێگەی بەکارهێنین بۆ جلوبەردانم کە هەدەفی خۆمان توپێکین لە ڕێگەیەوە. بۆ ماوەی یەک مانگە لێرانەی خەریکی ئەم هینەین لەبەر ئەو لە هیچی ئەوانیش نین لەبەر خەسەخانی خێرخوازی لەبەر ئەمە خەریکین ئاهەنگێکی زۆر خۆشمان کردووە زۆر زۆریش سپاسی ئەو مامۆستا ناکەین. ماریا ئارازە زۆر خۆشحاڵم کە لێرەدا بەشداریم کرد زیاتر لە 5 گۆرانیمان وت زۆر خۆشحاڵم کە لەم گۆرانیدا بەشداریم کردووە مامۆستاکان هەوری زۆریشان لەگەڵدا داوین. من نام هانایە سەرتا سڵاوتان لێبێ ئێمە لەم پرۆژەیە چەندین گۆرانیمان لەبەر کرد سەرەتاویستمان بە پارە بیکەین بۆ بە بێباوکان و نەداران کەچی هەڵوەشایە و وتمان ناتوانین بیکەین ئیتر بۆ خۆمان لەبەرمان کرد ئەو گۆرانیانە و ئێستا ئاهەنگەکەیمان وتووە. ئەنجومەنی عەربەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان یەکێکە لەو دەیان ئەنجومەنی دیکەی کۆمەڵی ئیسلامی کە لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە وەرزی هاویندا کۆمەڵێکی زۆر لە فێرخوازان گۆژ دەدەن بە پەروەردی ئیسلامی و لە کۆتایی وەرزی هاوینیشدا بەرهەمەکەی دەچننەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام
ناحية عربەت. ڕۆژانە گوێبیستی هەواڵەکانی خۆکوشتن یاخود خۆ سووتاندن دەبین لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان کە ئاماری شەژمانگی یەکەمی ساڵی 2019 پێمان دەڵێ لە هەولێر 7 کەس خۆیان کوشتووە و 18 کەس خۆیان سووتاندووە. تەبەن ئەم ئامارە تەنها لە ناو ژناندا تۆمارکراوە نەک پیاوان ناگرێتەوە چونکە ئاماری توندوتیژی دژی ئافرەتانە لە هەرێمی کوردستان. لە سلێمانی 11 حاڵەتی خۆکوشتن هەبووە، 17 حاڵەتی خۆسووتاندن تەنها لە ناو ئافرەتانە هەبووە، لە دوهۆک 12 حاڵەتی خۆکوشتن، 10 حاڵەتی خۆسووتاندن. لە گەرمیان هیچ حاڵەتێکی خۆکوشتن و خۆسووتاندن بەدی ناکرێت. لە ڕاپەڕین دەڤەری ڕاپەڕین هیچ حاڵەتێکی خۆکوشتن نییە، بەڵام 6 حاڵەتی خۆسووتاندن لە ناو ژناندا هەیە. ئەگەرچی بەم ئامارانەشەوە هێشتا هەر حاڵەتن و نەبووەتە دیاردە، بەڵام قسە لەسەرەوە دەکەین لەگەڵ پسپۆڕێکی دەرونی کایە هۆکارەکانی خۆکوشتن یاخود خۆسووتاندن بۆچی دەگەڕێتەوە لە ناو تاکی هەرێمی کوردستاندا. لەگەڵەویش پسپۆڕی دەرونی دکتۆر دانیال سعدی. دکتۆریان بەخێر بێ، زۆر سپاس بۆ سۆدیەکانمان بۆ پایانی ڕۆژ. ئەگەر لێەوە دەست پێ بکەین دکتۆر، خۆکوشتن یا خۆسووتاندن چه جۆرە کاردانەوەیە، کارە چیە ئەمە؟ ئێمە ئەگەر بێت و پێناسەیەکی خۆکوشتن بکەین، خۆکوشتن بریتە لە بەکارهێنانی هەر ڕێگایەک بۆ لە ناوبردنی خۆت، ئەوە پێوتێ خۆکوشتن. ئیتر ئەم ڕێگانە بەکارهێنانی دەرمان بێت، بەکارهێنانی خۆخنکاندن بێت، خۆفڕیانە ناو ئاوە بێت، خۆسووتاندن بێت، سیلاح بەکارهێنان بێت، هەر وەسیلەیەک کە خۆکوشتن بێت لە برسانە نان ناخواتە ئەمرێت خۆی بتەقێنێتەوە، هەر وەسیلەیەک هەر هۆکارێک تۆ بیگریتە بەر بۆ بزانی تەئکید بیکەنیهایەتی ئەمە خۆکوشتنە، ئەوە پێ ئەوترێت یعنی مردنە، ئەمە پێوترێت خۆکوشتن. ئیجا وەسائلەکان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر فەرقەکات. ئاگام لێ بوو کە ئێستا باس لە کوردستان کرد، لە کوردستانە باس لە خۆسووتاندن ئەکرێ. ئەم وەسیلە کە لە کوردستانە هەیە و بە تایبەتی لە ناو ژنانە فەرقی هەیە لە وڵاتانی تر نییە. ئەمە کەمترە، زۆر کەمترە خۆسووتاندن. یعنی لە ناو کووردا بە تایبەتی لە ناو ژنانە ئەمە هەیە. بۆچی ژن خۆی ئەسووتێنێت لە ئەم هەموو ڕێگەی خۆ لە ناوبردنە؟ یعنی ڕێگەمان زۆرە بۆ ئەوەی تۆ خۆت لە ناو ببەی. مەسەلەن ئەتوانی دەمانچەیەک بەکاربێنی، ئەتوانی مەسەن دەرمان بخۆی، ئەتوانی خۆ بخینکێنی، ئەتوانی ئەو بکەی. بۆ ئەمە بەکارێنی، یعنی ئەمە پرسیارێکی جەوهەریە بۆ ڕێگەی خۆسووتاندن. ئەوەی کە نەوتەکا بخۆی یا بەنزینەکا بخۆی بۆ ئەوە بەکارێنێ. ئەوش ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێکی دەرونی و کۆمەڵایەتی. یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە جەرگ برترە، زیاتر کاریگەری، چونکە خۆسووتاندن وەکو لە یەکێک لە مەقولە فراوانەکانی بواری دەروونزانیە هەمانە ئەڵێ بریتە لە توندوتیژیە کە تۆ ئەتەوێ بەرامبەر بە یەکێ بەکاری بێنی، بەڵام چاری ناکەیت، پێی ناوێریت بەرامبەر بە خۆت بەکارێنیت. تێگەی؟ بۆ نمونە مەسەلەن کچێکمان هەیە کە کێشەیەکی کۆمەڵایەتی هەیە، ئەوێ لە شوبکا بە یەکێک برایەکی نایڵێت، ئەوێ توندوتیژ بە بەرامبەر بە براکەی کە نایڵ بە چاری ناکە، پێی ناوێرێت، ناگونجێت کۆمەلگان ڕێگەنە لەبەرەوە خۆی ئەسووتێنێ. ئەمە یەکێک لەوانە کاریگەرترە، کاریگەری سووتاندن. کاتێک کە تۆ کەسێک ببینی بە سووتاوی زۆر کاریگەری زیاترە وەک لەوەی کە کەسێک ببینی بە خنکاوی مەسەلەن. یەکێک لەوانە کە وەسائلی خۆسووتاندنەکە زۆرە، هەموو ماڵی نەوتی تایە لەوانەیە، مەسەلەن بەز هەموو ماڵی دەمانچی تیا نییە. یەکێکی تر لەوانەی کە بۆ بە نەرید، بۆ بە ترادیشن، مەسەلەن بۆ بە نەریتێک ئەڵە کابرا خۆی سووتان. یەکێکی تر لەوانە کەسەکە مەرج نییە هەموو جارێک بۆ مردن ئەم ڕێگا بگرێتە بەر. یعنی ئێوە بەس تەنها تەشویهی خۆی بکە بۆ ئەی پەیامێک بگەێنێ. بەهرحاڵ ئێمە با بگەڕین و بۆ قەزەی خۆکوشتنەکە. خۆکوشتن وەکوتمان گرتنەبەری کۆمەڵی ڕێگایە. ئیتر ئەو ڕێگایە مەسەلەن بۆ نمونە ئەو شارانەی کە منتیقەیەکی بەرزی لێوەیە، لەو شارانە خۆکوشتنەکە زیاتر لەو شوێنە خۆی بەرایەتە خوارەوە. مەسەلەن بۆ نمونە لە منتیقەی ڕەواندوو شوێنێکەیە
مثلا لەوێ زیاتر خۆیانە خەنە خوارەوە ئەو شارانەی کە نزیکە جسرێکی لێو بەسەر ئاوێ کاتی ئەپەڕێ بە زۆری ئەو ڕێگا بەکارێنن ئەو شارانی کە ئەو کۆمەلگانی کە سیلاحی زۆرتیایە بۆ خۆکوشتنەکە زۆری سیلاح بەکارێنێت مەسەن هەر نەبوو ئەو ماڵانی کە دەرمانی زۆرتیایە دەرمانەکە بەکارێنێت لە ژنانە خۆکوشتن زیاتر لە پیاوان وانە لە ژنانە زۆرتر نییە بەس لە ژنانە ئیبراز ئەکرێت ئەگینا خۆکوشتن سێ پیاو خۆیە کوژێت یەک ژن خۆیە کوژێت خۆی ئەمە ستاندەردی عالەمیە ئەمە ینی ئەو کچۆڵی ستاندەردێکە تایبەت نییە بە کۆمەلگای زیاتر حاڵەتی سووتاندن کۆمەلگای کوردیەوە یا کۆمەلگای فارسیەوە یا تورکیەوە یا کۆمەلگای غەربیەوە شەرقیەوە عادەتەن پیاوان زیاتر خۆیان ئەکوژن بەس ژنان لەبەر ئەوەی کە مەسەن لە وەسایلی ئەلامە باس ئەکرێت ڕاگەیاندنەکان مەسەن ڕێکخراوەکانی مافی ئافرەتان و پیاو کەس لێ ناپرسێتەوە ژنان مەسەن خەڵکی زۆر باسەکرێت و ئیبرازەکرێت بەڵام مەرج نییە هەموو ئەو ئافرەتانەی کە هەوڵی خۆکوشتنیان بمرن ینی ئێمە جیاوازی بکەین ینی باز لەوە ئەکرێت کە چەنەها حاڵەتی خۆسووتانمانێ بەڵام لەو چەنە حاڵەتە بۆ نمونە 20 حاڵەتی خۆسووتانمانە دوانیان ئەمرن ینی دەبە یەک ڕێژەکە یا لە سادەی ئەو کەسانی کە هەوڵ ئەیان ینی مەرج نییە ئەوێ پامێ بگەێنە جاری وا هەیە نە ئەو کەسێکی کە ئەمرێت ئەوێ پامێ بگەێنێت بەس خۆی برینانکە بەڵام ئیتر قەدەرن دوای ئەمرێت کەواتە کێشە دەرونیەکان تا چەند پەیوەندیان هەیە بە خۆکوشتنیان خۆسووتاندنەوە لەسا نەوچواری ئەو حاڵەتانەی کە ئەمرن بەحسیان لەسەر کراوە دواتر ڕترۆسپێکتیڤ ستەدی ینی مەسەن بەحث کراوە لە داتا معلومات کۆکراوەتەوە لە چواردەورەکەی لە خێزانەکەی لە برای لە خوشکی لە هاوڕێکانی دەرکەوتووە کە لە سانەوچواری ئەم کەسانە کێشەیەکی دەرونیان هەبووە پێش ئەوەی کە خۆی بکوژێ یعنی مەسەرەن بۆ سەرگرتن ئەڵێ ئەو کەسی کە خۆی ئەگوژێت 27 جار فکرەکە هاتووە بە مێشکە اینجا یەکجار هەوڵەکە یاوە فکرەکە 27 جار هاتووە بە مێشکە بۆیە لە بواری دەرونی و نەخۆشە دەرونیەکانە ئێمە ئەڵین ئەگەر یەکێکیش بە سوعبەتیشەوە بە گاڵتەشەوە بڵێ خۆم ئەکوژم حەزەکەم بمرم تۆ هەر بە هەند وەری بگرە بە مهم وەری بگرە بە گرنگ وەری بگرە چونکە ئەوە مەبەستێکی هەیە تێگەی بۆ ئەم قسە ئەکات تۆ بە هەر بە هەند وەری بگرە بۆ کەسێکی خەمۆک ئەڵێکە من حەزەکەم بمرم هەر بە هەند وەری بگرە بە پێکەنین و بە گاڵتە وەری مەگرە وەختێک کە ئەم فکرە پیا ئەبێت دیارە ئەم فکرە پێشتر چەند جارێک پیا بووە ئەو کەسەی کە ئێستا خۆی ئەگوژێت 4 جار هەوڵی خۆکوشتنیاوە سەری پێنجەم جار سەر ئەگرێت خۆی بکوژێت ئەو کەسی کە ئێستا دەمانچەیەکی یاوە لە خۆی لەوە پێ چەند وەسائلێکی گرتووە دەبێت بەڵام هەشە هەر لە یەکەم هەوڵەیەکە لە یەکەم محاولەیە سەر ئەگرێت لەبەر ئەوە وانیە کە بوترێ بەس ژنان نەخێر پیاوان زیاتر بەڵام پیاوان طریقی کوشندە ئەگرنە بەر کە هەوڵ یا یەکسەر خۆی خۆکوشتن کاردانەوەی یا کارە زۆر باز لە ئەوە ئەکرێت لە بوارەکانی نەخۆشیە دەرونیەکان و لە بوارەکانی دەروونزانیە کە تا ئێستاش خۆکوشتندا ئەنرێ بە بەرەنجام بەرئەنجامی نەخۆشیەکی دەرونی مەسەلەن بۆ نمونە ئەو کەسانی کە خەمۆکیان هەیە زۆر معڕەزن بۆ خۆکوشتن ئەو کەسانی کە نەخۆشی شیزۆفرینیان هەیە کە لە ساڵایەکی کۆمەلگا شیزۆفرینیای هەیە بەڵام معڕەزن بۆ ئەوەی کە خۆیان بگوژن ڕێژەکە بەم شێوەیە ئەو کەسانی کە نەخۆشی دەرونیەکانی تریانێ وکو ئاڵوودەبوون لەسەر هەر شتێک تۆرە ئەو کەسانی کە خۆیان ئەکوژن پێیان بڵێن کە نەخۆشی دەرونیان هەیە مەرجا بێ بۆ کەسانە هەمووی بوترێت ئێمە وەکو باسمان کرد لە سانە و چواری ئەم کەسانە نەخۆشی دەرونیانە مەسەن بۆ نمونە ئەوترێک کەسێک بە بۆنی قەرزاریەکەیەوە یا بە بۆنەی ئەوەی کە لە ئیمتیحانە دەرنەچوو خۆی کوشت باشە 1000 کەسی کە خۆ لە ئیمتیحانە دەرنەچوو بۆ ئەم هەزارە خۆی نەکوشت ئەم کەسە خۆی کوشت کەواتە ئەم کەسە شتێک هەیە لە ئەسڵا لە شخصیەتی خۆیە پێشینەیەک هەیە لە کەسایەتی خۆیە لە پێکهاتە دەرونیەکەی خۆیە پێکاتە کیمیایەکەی ناومێشتی خۆیە بۆیە بە بەسیترین شت وای لێ هات بە بۆنەی جابوونەوەیەکەوە تەلاقێکەوە لە مێردەکەی بە بۆنەی کەوتنێکەوە لە ئیمتیحانە بە بۆنەی قەرزارێک وای لێ هات خۆی بکوژێ خەڵکانێکی تریژ دەتوانین بڵین کەسێک کە سێری دراماکان دەکات منداڵێکی ڕەنگە 14 ساڵ بێت تەقلیدی دراماکە خۆی دەخینکێنێ یا خۆی دەکوژێ ئەمەش ڕەنگە نەخۆشی دەرونی هەیە لەوانەیە یەکێکیش لە هۆکارەکان بێ ئێمە باسی هەموو هۆکارەکانمان نەکرد بەس باسی یەکێک لە هۆکارەکانی خۆکوشتنمان کرد کە ئەویش بریتە لە نەخۆشیە
دەرونیەکان بەس جاری وا هەیە مەسەن خۆکوشتن لەوانەیە مەسەن دافعی تری هەبێتە لەوانەیە مەسەرەن خۆکوشتن وەکو تۆوت چاولێگەری بێت خۆکوشتن لەوانەیە ئەتەوە حاڵەتانشمانەیە بەڵێ ئێمە ئەگەر پۆلێنی کەین وەکو دوورکان پۆلێنی کردووە جاری وا هەیە ئەو کەسی کە خۆی ئەکوژێتەوە مەرج نییە لە بێئەرزشی و بێقیمەتی خۆیان بێت لە دڵی خۆیان هەست بە کەمی خۆی بک بۆیە بڕوا خۆی بکوژێت جاری وا هەیە ئەڵێ من زۆر مهمترم لەم کۆمەڵگا ئەم کۆمەڵگا بڕۆم بمرم خۆم بکوژم کێش لەگەڵما هات بابێت بەڵام من زۆر مهمترم ئەوە جۆرێک لە خۆکوشتنی پێوترێت جۆرێکی تر لە خۆکوشتن ئەوەیە نەخێر ئەم خۆی ئەڵێ ئەمە کۆمەلگا هەر هەمووی لە من باشترە من لە هەموو کەس خراپترم دیمینینی خۆیەکە ینی خۆی بە کەم ئەزانێت بۆیە پەنا ئەبێتە بەر خۆکوشتن ینی هەیە ئەڵێ کۆمەلگاکە لە من باشترە هەیە ئەڵێ من لە کۆمەلگاکە زۆر جار لە کۆمەلگەی کوردیە زیاتر نەسیحەتیەوە دەکرێن کە لە ڕووی ئاینیەوە دەبێ پەنا بۆ خۆکوشتن نەبێت ئایا ئەمە تا چۆندە کاریگەری هەیە لە کۆمەلگەی ئەمەیە بۆ کەمکردنەوەی ڕێژەی تاوانەکانی بەڵێ بۆیە باسمان کرۆ ینی لە پێشەوەی بەرنامەکە دەست پێکە پێم وتم حاڵەتی خۆکوشتن لە وڵاتی ئێمە هێشتا نەبوو بە دیاردە هێشتا هەر حاڵەتە لەبەر ئەوەی کە دیانەت و تەدەیون لە وڵاتی ئەمە بەقوەتە بەهێزە هێشتا ڕادیعە هێشتا مەسەرەن ئەو کەسانی کە مەسەن زۆر جار کەسانێکی خەمۆگیان بۆ عادە بۆ لای من کە باز لەوە ئەکاڵە چەند جارێک ئەو بیرە مەسەن خەمۆکی هەیە خەمۆکی توندی هەیە ئەڵە چەند جارێک ئەو بیرە هاتۆ بە مێشکمە خۆم بکوژم پرسیارێکی سانەی سادە و ساکاری لێ یەکەم ئەی بۆ تا ئیسا ئەو ئیشە نەکرۆ ئەڵێ ئاخر ئەگەر بیکەم خوا لێمە ڕەنجێت ئەگەر بیکەم ئەو دنیا مەفەوتێت ئەها یعنی سەیرەکەی چۆن ئەم مەفهومە دینی ڕێگەی گرتووە لە ئەو ئیشە کە لە هەموو جیهانە ئەکرێت و کراوە کەواتە تۆقکردنەوەی ئەم لایەنە ڕێگرە لە خۆکوشتن ینی خەڵکانێک لەوانەیە گاڵتەی لەمە بێت بەڵام ئەوە فاکتە ئەوە ڕاستەقینەیە کە ینی تۆقکردنەوەی لایەنە دینیەکە لە ئینسانە ڕێگری ئەکان نەک هەر بەتەنها لە خۆکوژی لە چەنها شتیکەش یەکێک لەوانە کە ئێمە ئیمڕۆ باز لە خۆکوژی ئەەکەین کە وای لێ ئەکا نا من دنیام ینی ئەم دنیام ئەفۆتێ ئەو دنیام ئەفۆتێ خوالێم ئەڕەنجێ ئەو کەسێکی خۆی بکوژێ وەکو ئەو وایە کە خەڵکی یەکێکی تری کوشت بێت بە هەتاتای لە جادمە ئەمێنێتەوە من لەبەر ئەوە خوا لێم نەڕەنجێت هەرگیز و هەرگیز ئەو ئیشە ناکەم ئەگەرات پێشی بە مێشکمە خێرا لە مێشکی خۆم دەرکەوە خۆم مەژوڵ کە بەشتێک کاتتر بۆ نمونەی کەسێک کە باست لەوە کرد لە ئەمتیحان دەرنەچۆیان لە مێردەکەی جیابێتیان هەرەوە کارێکی کە بێت کەواتە ئەبێ کە بیر لە خۆکوشتن نەکاتەوە ئەو کەس ئەبێت چی بکە کە ئومێدی بەخۆی هەبێ کە بێ متمانەی بەخۆی هەبێ بەسەر نفسی خۆی ئازاڵ بێ کە بیر لە خۆکوشتن نەکاتەوە دوور بکەوێتەوە لەم حاڵەتان واتە بەشێکی گشتی چارەسەر بۆ ئەمە چییە بەڕێزی دکتۆرێکی دەرونی وازەحە بێهیوایی یەکێکە لە ئەو شتانەی کە ئینسانەکان ئەبن بەرە و ڕەشبینی ئێمە سیلسیلەیەکمان هەیە ئەم ڕەشبینیە وا ئەکا لە ئینسان کە هەست بە بێفریاد ڕەسی بکات ئەم ڕەشبینیە وا بکات لە ئینسان کە هەست بە وەکوچۆڵە بێ ئەرزشی خۆی بکات ئەمە وا بکات لە ئینسان کە حەز لە مێشکی خۆیان بڵێ مردن خۆشترە لە مشیانە ئەمە وا بکات لە ئینسان بڵێ دەی خۆزگە مردن بەهاتایە ئەمە وا بکات لە ئینسان کە پاش فترەیە بڵێ وەڵاهی بمرم باشە بەس خۆم ناکوژم بەس بە مردنێکی خوایی بمرم خۆزگەم بە فڵان کەس کە بە سیارە مرد خۆزگەم بە فڵان کەس کە بە لافاو مرد خۆزگەم بە فڵان کەس کە کەوتە خوارۆ یا بە نەخۆشی مرد ئەمە سیلسیلەیەکە ئەمە پرۆسێسێکە یعنی لە یەک شتۆ پێیان نابێت لە سەرەتاوە لە بێهیواییەکەوە ئەگەر بیرتان بێت لە سەرەتاوە لە بێهیواییەکەوە هات لە ئەخیرا سەری لەوە دەرچوو حەز لە مردنەکە ئەم حەز لە مردنە ئەگەر بمێنێتەوە هێلانە ئەکا لە ناو مێشکی کەسەکانە پاش فترەیەک وای لێ دێت ئەڵێ بەخوام خۆم بکوژم باشە ئەمەش ئەگەر ڕێگەی با وردە ئەڕوا ینی کە تۆ کەسێک ئێستا لە بەرچاومانە خۆیە کوژێت ئەم کەسە ئێستا ئەوە نییە یەکسەر خۆی بکوژێت پێش ئەوە پرۆسێسێکی دوور و درێژمان هەبووە لەوانەیە چەند ساڵێکی خایەن دەبێت لە بێهیواییەوە دەستی پێکردووە کەواتە چی بکرێت بۆی ئەو هیوایی بۆ بگەڕێت بەس تەنها ئەوە نییە کە کەسێک لە ئیمتیحانەکە ئەکوژێت و لە ئیمتیحانەکە ساختە بێت و یەکسەریەتە دەرەوە بەردەمی قاعی ئیمتیحانەکە خۆی کوژێت یا قاعی مەکتەبەکە خۆی کوژێت لە ئەو پرۆسەسە هاتووە لەوانەیە یەک ساڵی خایەن بێت لەوانەیە چەند مانگێکی خایەن بێت چەند هەفتەیەکی خایەن بێت چەند ساڵێکی خایەن بێت لەوە هات
لە ئەخیرا سەری لەوە دەرچوو کە بە هەوڵ بم خۆم بکوژم با محاولە بم خۆم بکوژم کەواتە ئەگەر بێت و ئێمە بێهیواییەکە چاکەینەوە نەیاڵیم کاتە ئەم حەدە ئەگەر لە هەر شوێنێکە لە هەر مەقتەعێکە هەستمان بە کەسێکی خۆمان کرد خزمێک کوڕێک کچێک برایەک دراوسەیەک هاوڕەیەک کە یەکێک لەم پرۆسیسانەی هەبوو بێهیوا بوو بێ ئەرزش بوو خۆی بەکەم زانی بێ فریاد ڕەز بوو وای لێ هات مردن خۆشتر بوو لە لای لە ژیان ئەها هەر کاتێک ئەم پرۆسیسە هەستمان بە یەکێک کرد کە یەکێک لەمانەی هەیە نەیەڵین سەر پێشە بۆ ئەو سەر نەیەڵین سەر پێشە بۆ ئەو سەر کە بریتە لە هەوڵی خۆکوشتن و خۆکوشتنی ڕاستەقینە بەڵام کاک دکتۆر دەبینی کە کەسێک کێشێکی زۆری هەیە دەبینیت کە لە ناو ئایلەی خۆیان نە لەگەڵ هاوسەرەکەی ژیانی خۆشە نە لەگەڵ دەوروبەری ژیانی خۆشە چەند جار وەکو بەڕێزدا ئاماژەت پێکرد کە دەڵێ خۆزگەم بە فڵانە کەس خۆزگە منیژە مردم خۆزگانی ئاوات بە مەری ئەخوازی ئەبێ چارەسەری ئەم دوو کەسە چی بێت ئەوانە هیچی تەبریری ئەوە ناکات یەک دنیا مەشاکیلیش هەبێت و ئەو مشاکلانی کە تۆ وت زۆر لەوە گەورەتر و مهمتریش هەبێ ئەوە تەبریری ئەوە ناکەم کێشەکە چارەسەری زۆر زەحمەتەکە دکتۆر حتا کێشەیەکی شەبێ کە هیچ جۆرە چارەسەرێکی نەبێتە هەرچەند هیچ کێشەیەک نییە بەبێ چارەسەر هەموو کێشەیە کە دروستە بێ لەگەڵ خۆیان چارەسەرەکەش لەدایکە بێت بەس من و تۆ لەوانەیە پێی نێزانین کام کێشە زۆر گەورەیە چارەسەرەکە لەگەڵیان لەدایکە بێ بەس لەوانەیە ئێمە پێی نەزانین ئێمە نەیدۆزینەوە ئینسانی کریێتیڤ ئینسانی بنیادنەر ئەوەیە کە لە ژیانە زۆر جار لە دەرەوەی سنووقەکە حەلەکان نەدۆزێتەوە کاکتۆر پنە بورەگەر وەڵامەکە تەواو بکەیت تەواویکە لەبەرەوە هیچ جۆرە کێشەیەک تەبرید نییە بۆ خۆکوشتن یعنی من ئەسڵەن خۆکوژی بریتە لە نەوێران بۆ ڕوبەڕووبوونەوەی کێشەکان مێردێکی خراپت بۆ بە تووشەوە بۆ نمونە ئەم خراپێک کە تۆ ناوی ئەنێ خراپی ئەگەر ئازادیت و ڕوبەڕووی خراپەکەی ئەو بیتەوە نەک بە شەڕ و بە بۆکس و ئەوانە بەوەی کە هەوڵی چاکردنی بی نەک هەوڵی ئەوە بی خۆل لە ناوبەریت کە چکە کە هەوڵت داخۆل لە ناوبەری لەوانەیە ئەو سەرکەوتوو بێت تۆ دەوڕاوبی لەلایەنە گەورەکەەوە کە سەیریکەین و نیشانەی ئەو بەڕووی زۆفی خۆت پیشان بە و نیشانەی ئەو با کە تۆ چەند تونگوتیژی لە مێشکتا هەیە بەس بەو ناوێری بەرامبەر بە خۆت ئەوێری پەنا ئەبەیتە بەر خۆکوژی کەواتە هیچ جۆرە مشکیلەیەک نییە هیچ جۆرە کێشەیەک نییە کە ئەوە بهێنێت من خۆمی بۆ بکوژم کاکتۆر پێوەستە بۆی کاو کەسی خۆت دەکوژێ ئللا کەسێکی ناڕۆشن بیر بێت چکە زۆر جار دەبین تەولەوەیەکی زانکۆ ڕەنگە لە دوای تەواوکردنی جامیەکەش خۆی دەکوژێ بینی ومانە ڕەنگە کەسێک کە مامۆستایە بەڵام نەبوونی وای لێ بکار ڕەنگە پەنای بۆ خۆکوشتن بردبێ ئەمە پێوەستە بۆی کە مادام مامۆستایە مادام زانکۆی تەواو کردو ئیدی دەبێ زاڵبێ بەسەر دەرونی خۆیان و پەنا لەباتە نەخێر علاقی بە ئاستی خوێندن و خوێنەواری و ئەو دەرەجەوە نییە کە تۆ هەتە و کە تۆ کەیکێکی تر نیەتی بەداخەوە ئێڵێ معنی لە ناو ئەو چینانەی کە بۆ نمونە پیان و ترچینە موسەقفەکەی ناو کۆمەلگا خۆکوژن لە ئەوانە زیاترە تا لەوانی کە نەخوێنەوارن و ینی پلەبەندیەکی زۆر مەشهورمان هەیە بۆ ئەوانە هۆکارەوەی زیاتر ئەوان هۆشیارن زیاتر درک بە ناخۆشی ژیان و نەبوونی خۆشی و کامرانیەکەن لە ژیانیانە بۆیە چەند لایەنێک ئەگرێتەوە ئەوە لە قسەی زۆر هەڵەگرێت دکتۆر نەسیحەتێکت بۆ وانەی کە هەمیشە ڕەنگە لە ناو خێزانەکەیانە گرفتێکیان هەبێ و ڕەنگە یەکێک لە ئەندامانی خێزانەکەیان وشەی خۆکوشتنی جارێک لە جارەکان هاتیبێ بەدەما چۆن دەبێت دەوروبەرەکەیان ڕفتار لەگەڵم کەسەیە بکەن وەکو باسمان کرد هیچ جۆرە کێشەیەک بەبێ چارەسەر نییە چارەسەرەکە گرنگی چارەسەرکردن ئەوەیە کە بە دوایە بگەڕین گرنگتر لەوە ئەوەیە کە دەرک بەوە بکەین کە چارەسەر هەیە بەڵام من نایبینم بۆ نمونە من تینومە لەم هۆڵا چاو ئەگێڕم ئاو نییە بەس مەرج نییە کە ئاوی تیانە بێ ئەم هۆڵە بەس من نایبینم تەکید هەیە بەس من نایبینم من پێی نازانم بۆیە پێویستە ئەو کەسانی کە هەستیان بە ئەم حاڵەتە کرد یەکسەر پەنابەرێتە بەر کەسێکی پرۆفیشنۆڵ داوای ئامۆژگاری لێ بکە داوای
ڕێنمایی لێ بکە بڕوا سەردانی دکتۆرێکی دەرونی بکە بەڵام من ئەم حاڵەتم هەیە و چی بکەم هێشتا ئەو ئاستی هۆشیارە لە ناو تاکی کۆمەڵگە ئێمەیان نەگەشتوتە ئەو ئاستەی کە لە کاتێکە نەخۆشێک ئەڵێ من سەردانی دکتۆرێکی دەرونی ئەەکەم پێوتری خۆتۆ شێت نیتی تا ئێستەش ئەو ئاستی سەقافیە لە ناو تاکی ئێمە هێشتا هەر نزم ئاستی ڕۆشنبیری بەداخەوە ئێڵم کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە وەکو چۆنڵێت کەسە ساغەکان نەخۆش ئەکات و تێکیان ئەدا دۆزیان ئەوەکە بەڵام لە ڕۆیەکی تریشەوە ببینین مەسەرەن ئێمە لەوانەیە جاران وابواە بەڵام ئێستا نەخێر ئێستا خەڵکێک هەیە دێتە لای من بۆ عیادە مەسەرەن سەرەی داناوە و بلیتی بڕیەوە یەتە ژوورەوە دکتۆر ڕێنماییم بکە بۆ فلان مۆزوع ئەنی خەڵک زۆر زۆر گۆڕا و زۆر فەرقی کردووە لەوانەیە هەش بێت لەو ئاستەیە بەداخەوە ئێڵێ ینی لەوانەیە هەش بێت لەو ئاستەیە کە هێشتا بەو شێوەی بیرکاتەوە بەڵام ینی کۆمەلگای ئەمە زۆر زۆر فەرقی کرد و زۆر زۆر گۆڕاوش بە فعلی چەند شتێک زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر دانیال سعدی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان سپاس بۆ دەرفەتێک کە بێمە بەخشی دکتۆرجان زۆر سپاس بینەرانی عزیز ئەگەر هەر تاکێک بیر لەوە دەکاتەوە کە ئەرزشی لە ناو خێزانی یا کۆمەلگاکەی دانەماوە یا هەر تاکێک ئەگەر بیر لەوە دەکاتەوە گرفتێکی هەیە بۆی چارەسەر نەکرێت یا خۆت پێی وایە کە دنیا بەسەریا ڕووخاوە دوجار وانە چکە بگەڕێرەوە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام وەخوای گەورە خۆی دەفەرمێ لا تەقنەتوا من ڕەحمەتی الله هیچ کاتێک بێهیوانە بێت لە ڕەحم و بەزەیی خوای پەروەردگار بۆی کە هیچ کاتێکیش بیر لە کردارەکانی خۆکوشتن مەکەرەوە. بینەرانی عزیز دیارە زانیاریەکمان هەیە شەیدا لەسەر بابزانی ناوچەی 51 لە ویلایەتی یەکگرتوەکانی ئەمریکا کوێیە فەرموون بینەری بن. ناوچەی 51 بە دووری 80 میل دەکەوێتە باکووری ڕۆژئاوای لاس ڤێگاسەوە لە ویلایەتی نڤادای ئەمریکا. حکومەتی فیدراڵی ئەمریکا خاوەنیەتی و هێزی ئاسمانی بەڕێوەی دەبات. ئەم ناوچەیە بە گەورەترین و بەهێزترین تەکنەلۆژیا پارێزگاری لێکرێت. ڕووبەرەکەی 600 کیلۆمەتر دووجایە و ناوچەی پارێزگاریکردن لێی 1600 کیلۆمەتر دووجایە. یەکێکە لە شوێنە نهێنەکانی سەر ڕووی زەوی. هیچ کەسێ ناتوانێت لە 20 کیلۆمەتر کەمتر لەم ناوچەیە نزیک بێتەوە و ڕێگە بەفرین بە ئاسمانی ناوچەکەدا بە هیچ کەسێک نادرێ. بەشێک لە سەرچاوەکان دەڵێن کە تەکنەلۆژیای وای تایە کە بە 50 ساڵی دیکە مرۆڤ پێی ناگات. ئەمریکا بەوە تاوانبار دەکرێت کە لەم ناوچەیە بۆمبی هایدرۆجینی و ئەتۆمی دروست دەکات و تاقیکردنەوە قەدەغەکراوەکان ئەنجام دەدات. وەتاوەکو ئێستەش ناوچەی 51 بە نهێنی ماوەتەوە. بینەرانی عزیز بڕگە وابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژیان ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی کە پێش هەموو لایەک جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە و سەرەتاخوای گەورە و پاشان ئێوەی بینەری عزیز و خۆشەویستیش بوو بێت تا بەرنمەیەکی تر و ڕۆژێکی نوێ دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین ماڵتان ئاوە. خواتان